ئەمە ببەم بە جەماعەتت نەوت بوو چی؟ ئەوەی کە بڕیارم خاتوو نەبێت. نازانی بە گیانی تۆ من هیچ نازانم. یانی سپێدە بە توێنەوەتەوە بۆ چێم کچەی هێناوە بۆ شماڵ وایە؟ نا بابا ئەوە سابوونەکەی گیانەکەم. جەماعەت بەس بەو مەرجە هاتووە کە هیچ کەسێک لەسەرەوە مەسەلەی قسە نەکات. بەڵام ئەحمەد بێگاڵتە کچێکی شەرمنە. بەڕاست تو گیانی شوهرە بەڕاستە. بەخۆ بەڕاستمە زۆر بۆ تۆ گونجاوە. تۆ هەمووەمانە لە دەخولەکە بۆ دەرکەوتنا؟ ئێ بێگومان مرۆڤ بە هەر شێوەیە بێ کە بینیتە زانی مەگەروانی خات و نازی. نازومەکری نییە. نەموت هەتایرە سێدەنگی من تەنیاوتم نازومەکری نییە بەیانی شتێکیش نەبێ بخەیتە ملی من ها. تاس بێت چاوەڕە بکە بزانە لەم جەماعەتەیە کە بینی بڵێ من ئایبێکم لەو کچە بینیوە. سپێدە چی تۆ هەقت وتووە؟ نەبێ بابڵی خۆی بکە بە قوربانی دەستم مەگەردانێکی ئاوت پەیدا کرد منی ژەمەوێ باشە بیخەلاوە. کاکە منوچە هەرلێەوە نزیکی لەلایەن من و دانێ بکێشە بەسەریە. مانەوە چار ئەوە زاوەکە خۆی گاڵتەی دەست پێ کرد. دەسەکانی خۆش بێ. بۆ ئەوە هێناوە تۆ بێزار بکە. بەڵێ ئابۆ جوورەیە؟ سپێدە ئەرێ ئەو کچە زانێ ئەحمەد جارێک ژنی هێناوە؟ نازانم. ئێوەش نازانێت کە ژنەکەی بە زۆر تەلاقی وەرگرتووە. ڕاوەستە با ئێستا ئابڕوت ببەم. ئارێ بابە بۆچی واکەن؟ ئێلی خانم ئێلی خانم یەک دەقە تایرە دەی؟ پەیمان کەمێ شەرم ڕۆ بکە. بابا کاکە مش سەماوەری خەڵوزی ئەزانەوە بۆ ماوەی چەند ساڵێکە چه چای خەڵوزم نەخواردووە. ئەحمەد تۆ بم حاڵەتەوە چۆن لە ئەڵمانیا هەڵەکەی؟ هەڵکردنی چی شێت بووم. هەر لەبەرەوە ژنە ئەڵمانێکە دوازی هێنا ڕۆشتن بۆ دادگا وتی بەرز دادوەر ئاختون پانتون ئەمە شێتە. پەیمان بۆچی من درۆکەم؟ ئەمیر وەرە یارمەتیم بە. منە ڕۆم. چییە بابە؟ بۆچی تۆ هاتیت؟ شتێک بووە؟ نا بابا سیر کە ئەمانە گەمە و گاڵتە زۆرە کە نەدڵی مەگرە. هەرەمەیە؟ کەمێ تێکەڵ بە لەگەڵیانی تر. با ئەم دووسێ ڕۆژە کەمێ بەخۆشی تێپەڕێنیت. دووسێ ڕۆژ؟ ئەی چی؟ حاجی خانم بینیت مەگەر نەمەود من پێشەکەم کچێ باشە دوای تەمەنێ ئەوە یەکەتنم نابێتەوە. یەکجار سەلام ئومێد گیان چۆنیت کلیلی ڤێلاکەمەیتێ؟ وێلای دارستانەکە؟ هەرەوەی کە ساڵی پێش و گەشتمان. ئەی خاتوو بەهری لێرەیە؟ بەهری خان؟ ئەمڕۆ خەڵکێکی زۆر هاتون بۆ منەوە. نەخۆشی تابن. سەلام ئەوە نازی خوشکمە و ئەوەشان خاتووی. من تۆ چەند جار بڵێ. بەڕاستە؟ ڕاستەکە ئەوە سێ جار بڵێ. لێرەیە؟ کلیلەکە لێرەیە. ئومێدگیان ڕێگاکەیان بۆ بکەرەوە ڕێگاکەیان پێ نیشان بدەن. خاتوو بەهری گیان ڕێگاکە ئەزانین بەس کلیلەکەمان بەرێ مەمنوونتە بم. ئێوە باشن؟ ئێمە باشین لەخوا بەزیاد بێ. بەڵام بە قوربانتان بم بیرتان نەچێت. سبەینێ چۆڵیکەن. آخر خاوەنەکەی سبەی شەو لە تارانە گەڕێتەوە. دوانی ڕۆکەی چۆڵیکەن ئێمەش پاکیەکەینەوە. خاتوو نێمەمانوێ سێ ڕۆژ من بە تەلەفۆن مێنینەوە. قسەم لەگەڵی یەکتان کرد. لەگەڵ من قسەت کرد. ناتوانانی شتێکی لێ بکەیت؟ وڵا بۆ ئێمە هیچ جیاوازێکی نییە بەڵام سبەینێ خاوەنەکەی گەڕێتەوە. تۆ پێ نەوت بوون ئێمەمانوێ سێ ڕۆژ بمێنینەوە؟ کە زۆرم لە تەلەفۆنەکە پێیوت بووی. تۆ دەمشتێک ئامادەیە؟ ئێوەیان بە منوت بڵێم چی؟ جێگە دەست نەکەوت وتم با ئێرە بگرین. تا دوای بیرێکی لێکەینەوە ئیتر. بیر لە چی بکەمەوە لەم کاتەیە کەس بە کەس نییە شوێن هەردەست بەخۆ ناکەوێت. منیش خەجاڵەتم. نەبا بەدە ئەحاجی تاوانی تۆ بۆچی نییە. تۆ ئەوەت پێنەوتی؟ بۆ موتای ئێستا لە شیمال نەئەبووین. دەی بەسەی تر تووڕەمە بە. بەهری خان لە تەلەفۆنەکە زۆر بەدڵنیاییە و پێت نەوتم کە ئەوانە گەڕێنەوە. وڵا دڵنیا بووم پێم وتی. دەتوانی شتێکی لێ بکەیت؟ چی بکەم؟ ئەگەر هەر خۆمان بووینایە لە ناو سیارەیان لە ناو چادر ئەماینەوە. بەڵام دوو میوانی بێگانەمان هەیە بکو زاوایەکی تازەمان لەگەڵ خۆمان هێناوە.
پیرۆزیان بێ ئینشاڵڵا. زاوەکەش لە ئەڵمانیا و هاتوۆتەوە لای ئەمانە عیبە هاتون بۆ مانگی هەنگوێنی. ئەی ڤێلاکەی بەڕێز مەحموودی چۆنە؟ ئەمڕۆ تارانەکان گرتیان شوێنێکی تریش بێر کێشە نییە. ڤێلای لای ئاوەکە ئەوەی بەڵێ مەبەستم ئەوەیە. ئەوێ جەرگا و دیواری باشی نییە شەو سەرماتان نەبێ. پاکیەکەینەوە ئەگرێ سەیرێکی بکەین. بێگومان ئومێدیان بڕۆ کلیلەکانیان بۆ بێنە. خات و بەهری زۆر سپاس. تکاکەم تکایە ببوورە. بەخوا ڕاستەکەی گەشت و سێران ئەوە ناکرێ بابە تازە توش بووی. لە کۆتاییە گەیشتین بە ڤێلاکە چۆنە بەدڵتانە؟ ئێستا چینە ژوورۆ سەیرەکەین. چ دەریایەکە؟ لە نێوان ئێمە ئادەی بۆستە کچەکەم ئارێش. کاکە تۆ دڵنیایەوە کلیلی خۆیەتی؟ بەڵێ هێواش هێواش ئەکرێتەوە. ئەوە کرایەوە. ئەحمەد گیان وەرە پێویست ناکات دەرگاکەمان کردەوە وەرە. نەکەوی گیانەکەم نەکەوی گیانەکەم. ئایا ئافرین کوڕی جوان خۆ کردیەوە؟ بابە ئیشوکارەکان ئێمە هەروە ڕێکە فەرمو دەی واز بێنە ئەحمەد خۆت بێتامەکە واز بێنە. کوێرانەیەکە کارە باشی نییە. چی بوو؟ وەڵڵا بابێرە شوێنی ژیان نییە ئەمەش بوو بە شوێن؟ ئێرە زۆر گەورەیە. ئاگاداری قاچتان بن. بابە کەمێک لەسەر ئێرە زۆر پیسە. باشە هەوا گۆڕەکەشی ئیشەکە. ئەرێمە دەست شۆریەکەی لەکوێ؟ ئەو دەرگایە سپێدە دەرگاکە قوفڵی نییە کەس نێتە ژوورەوە. سیرکە ئەو دەستەکە بەکار بهێنی تروەری ناگرنەوە ها. کیلۆیە پارەم داوە. چێ بۆ واکەی؟ دوو ڕۆژی دەوێت تاکو ئێرە بە جوانی پاک دەکەینەوە دەستت دەبڕی ها. ماترسە کوڕەکە گیان ئەرە لێرە بەتڵی غازە هەیە؟ دیسکی کارەبایی هەبێ بە 1 سەعات پاک دەکرێتەوە. با بە تۆ بڕۆ دانیشە. پەیمان ئێرە بۆ شەو زۆر سارد دەبێ. ئەتوانین نایلۆن لە هەموو پەنجەرەکان بین. من و چەر ئەوانی تریش بڕیار دەدەن. هاوڕێیان ئەرێ من پێشنیارێکمەیە باسی بکەم. من ئەڵێم ئەمشەو با بچین بۆ ڤێلای دارستانەکە بۆ خۆمان لەوێ بمێنینەوە دواتر قسە لەسەر ئێرەشەکەین. ئارێدەمەکە ئەحمەد قسەکە تەواوکە. من وان پێ باش ئەمشەو بچین بۆ ڤێلای دارستانەکە پاشان بەیانی بگەڕێنەوە بۆ ئێرە. ئەوە باشترە. تاقەتی بارکردنی هەیە ئەبێت هەمووی بار بکەینەوە بیهێنینەوە بۆ ئێرە. سەراوەکە لە چاوی خوشک و برایەتیەوە پێتان بڵێم هیچ عیبی نییە. کەواتە لە 150 کێشەکە بەڵێ چارەی کرد. ئێرە چەند جوان زۆر. بابە خۆ ناکرێ بە درێژایی 3 ڕۆژ دانیش و مناقەشە بکەین. ئەیکەین بە دەنگدان. دەی دەنگ بدەن. خات و ئیلی تۆ چیاڵێ؟ پاکردنەوە لەسەر من. ئەی تۆ شوهرە من ئەڵێم با بڕۆین بەڵکو شوێنێکی باشتر لێرە بدۆزینەوە. باشە مە کەسێک ناڕازیە ئەی نازی تۆ چیاڵێ؟ هەرچی پیاوەکەم بڵێ ئەوە دەکەم. پیاوەکەی با بمێنینەوە. پەیمان تۆ چیاڵیت؟ منیش پیاوەکەم هەرچی و دیترارەوەیە. ئەی قوڕ بە سەرت بە پێم دەنگدانەیە سابێ. کە تاو ئەمێنینەوە 2/5. من کە نازانم دەنگدەم بکێ. وای 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 نازای بابا تۆ سەیری ئەمەکە وەرە بەگیان وازم لێ بێنە وازم لێ بێنە وەرە کاکە وەرە دەی باش یاڵا وا دەست پێ خۆت برا گەورەی دەست پێ بکە. بۆ کوێ؟ وردە شوشە ڕژاوە ئەڕۆم خاکە ناسێن. جوانتر بۆستەمیشەوە ئەحمەد فریای کەوت. ئاتۆ وەرە گوێ لە من بگرە بزانم ئێرە بەچی پاکەبێتەوە. پاکە بێتەوە بەجارێ پای بێنە و دواتر سویچەکان کوا سویچ لە سیارەکەیە. کاکە تۆ ناوت چییە؟ ئومێت. ئومێت؟ فرۆشگا و مرۆژگا شتیوانم ناوە هەیە؟ چیتەوێ ئەحمەد؟ جگەرە ها؟
لەسەر کۆڵانەکە دوکانێک هەیە. دەوەرە گیانەکەم پێویستم بە یارمەتی تۆ هەیە دەوەرە جیاوازیمان نییە. ئارێش وەرە ژوورەوە گیانەکەم خۆت تەڕ کردووە. پەیمان تۆ بانگی کە بەگوێی من ناکە. باش بەسەر چاو منە بێم 2-3 ڕۆژەر خەفەت بخۆم. ئەوە ڕای هەمووانە خۆ ناتوانم بە خەڵکی بڵێم لەبەر مناڵەکانم با بچینە شوێنێک دەریای لێ نەبێت. وەرە گیانەکەم دەستی من بگرە. ئەمیر پەیمان وەرە بزانە ئەو گەرم کەرەوەگە لەکوێیە؟ وەڵڵا نازانم لەکوێیە. ئای قورمان بەسەر وەرە ئەو ئەڕۆ بۆ لای باوکی. نا خەمی ئەوە نەبێ گیان گیانە چی دەڵێ؟ من و چەر بۆی لێرەکە ببوورە کێشە نییە. نییە ببوورە ترسام داوای لە بردنەکەم بێنەوە بدەرێ با فڕیدا لێرەوە ئەڕوات بەڵێ تۆ بێنە بیدەرە دەستم بێنە بەرزی کەرەوە ها بیگرە ناکرێت ڕاوەسە با پەنجەرەکە ئەوە ناکرێتەوە قفڵە ناکرێتەوە ناکرێتەوە بابێکیان ئەوە نابێ ئای قوڕ بەسەرم بێنە دەیبێنە ها ئەوە هات ئای بابا بینیت ئەوەتە پیاچوو ئێستا دێم بۆ یارمەتیت نا ئێستا خۆم کۆیەکەمەوە ڕاوەسە دەستێ نەبڕێ دەستی خۆتان نەبڕن. دایکە لێرەم مرواریت بیبڕم سپێدا کام ژوورە بۆ کێیە؟ ژوورێکیان کەس لە کەس نییە هەرکێ لە هەرکوێ خەوێت با بخەوێت. پیاوەکان لێک جیاکەینەوە ژنەکان لە ژوورەکان و پیاوەکان لە هۆڵەکان بخەون. من لە ژنەکەم جیانابمەوە ها تۆ لەگەڵ ژنەکە دۆرە هۆڵەکە. بەڵێ ئەوە هاتم. ئای هاوارە بێم شەو بێتە چ شەوێک بۆمان تا بەیانی لە تاو سەرمابی سەمای بەندەری بکەی. ئەی ئێمەکە نایزانین چی بکەین فێرچەکەین من و چەرگیان. ئای ماشەڵڵا بابا ئەو چیەکەن ئەو چیتانە ئەو دەرگای بکەرەوە کاکە ئەری ئەوە چیتانە و دەنگە هەستە باری شوکارەکانمان بکەین. خوارەوە دەی وەرە دەی وەرە کاکە گیان وەرە ڕاکە بڕۆ دەی چی بووە؟ ئەڵێ چی بکەم بڕۆ بۆ لای هەلێکی باشە لە دەستی مەدا وەرەکەمژە هەلی لەوە باشتر دەست ناکەوێت خۆشمان هەیە بابا. ئارێ بوون دەکەن لە ڕقیەکەی بڕۆ بابا بڕۆ بۆ لای چ لە من تا کردو ئەی هاو ئەردەوازم لەبێن بۆ خاتری چ بەتەنایە بڕۆ بۆ لای دەی ئازی بۆ لای ئێستا هەڵمانی خێناو دەریاکە ئادی کاکە لێگەڕن زیان خۆی ڕۆدیان نا یاڵا دەرگاکەم کەرەوە دەی بڕۆ دەرەوە لەسەر خۆ دەی لەسەر خۆ ڕزگار نابێ وەرە ئارێش وەرە دەرە بابت بینێم ئارێش لەگەڵ تۆمە لە ژوورەوەیە. ئەحمەد وەرە جگەرەکەی بۆ تێناوە ئادێ ڕاکە بابە ببین دەی باخۆم لێرە یاریەکە وەرە دەرەوەبانێ بۆ توت کە سەگ وەرە ئێلی گیان گەمژە وەرە هەموو گیانی خۆت تەر کردووە وەرێرە ئادێ وەرە بزانم نەکردووە لەو ئاوەرە دەرەوە بابە گیان شتێکت لێبێت چی لێ بکەم من ها ئێلی گیان لەگەڵ تۆمە وەرێرە ئێلی ئەو خاتونە بەڵێ بەسەر کۆڵانەکە تەلەفۆن بکە لێرە شەبەکەی موبایل نییە بەرم دەباو بەسە نەمەقی ژەنە بەسە بڕۆ ژوورەوە تو ڕەنمەکە کورە لۆپانە هیچیان هیچ ناکەنە بێ کارێک بکەین. ئەحمەد
ئیلی ڕۆیشتۆتە سەری کۆڵانەکە تەلەفۆن بکات بڕۆ بە بیانیشت کڕین سەری بخە و قسەی لەگەڵ بکە. باشە بۆ چیۆنە پەلەتانە خۆ ئەوەکە هێشتا ساردا چی بکەم دام گیرساندووە بەڵام وا دیارە زۆری پێچێت چاو لێک بنێ ئەم سێ ڕۆژە تەواو بێت و هیچیشت نەکردووە. چی دەوێت؟ ئەحمەد بۆ شتکڕی نەڕوات وتم با لەسەر ڕێگا بەنزینێکی تێ بکات. ئەمە سویچەکەی. ئەگەر سبەینەی دوانوەڕەوە بکەومەڕێ ئەوە بزانم لە 11 و 12 شەو دەگەمەوە ماڵەوە. بە پاس بەڵێ مەترسە یەکێک لە مامۆستاکانی باخچی ساویانم لەگەڵە. ئەویش باشە بەڵێ بەزدەی کە ئەگەر یەکێک تەلەفۆنی کرد پێویست ناکە بڵێ کە من لە شیمالم. بڵێ نازانم لەکوێ پێڵێم خۆی تەلەفۆنتان بۆ بکات. خۆ تۆ ئازارت نەبوو دایکە. قوربانی تۆ بم. ئاگادارم دەڵێم هەموو مامۆستانی باخچەی ساوان ئیتر نیگەرانی چی؟ زۆر باشە. من خۆم تەلەفۆنت بۆ ئەکەم ئێرە شەبەکەی نییە. دایکە ئیشت نییە؟ قوربانی تۆ دەبم. خوات لەگەڵ. قسەتان کرد؟ بەڵێ سپاس. نیگەران بوو؟ خۆ ئەو هەمیشە نیگەرانە نەشتەرگەری دڵیشی کردو بۆ ئەو باش نییە کە نیگەران بێت. وای لەم ماوەیە؟ مانگێک لەمەوە پێش دکتۆر پێگوتووە کە نابێ قەلەقی و دڵڕاوکێت هەبێ کەچی من یەک سەعات درەنگتر تەلەفۆنم بۆ بکردایە جەڵە لێی دابوو. سڵاو دایکە سڵاو چۆنی باشم تۆ باشی قوربانتم باشە چییە شتێکە خۆی ئەی قابلە دایکە جان تۆ بڵی شتێک نەخۆم بێگومان شتێک هەیە بیخۆم وازانە هیچ شتێک نە لێرە بی جارێکەن لە فڕۆکەخانەی هامبۆرگ جانتاکەم کردەوە شوشەیەک ترشا شکا بوو ئەگەر زانیت چ بۆنێکی سرکە بڵاو ببووە ئای بابە لە ڕۆژە بێگومان ئەو زۆر دڵخۆشە کە تۆ گەڕایتەوە 2 ساڵ لەمە بەروەفاتی کرد داوای لێبر نەکەم لە کاتی تەلاق وەرگرتنەکەی من و ئەو جۆرە گرفتانەیە بوو ئازاری زۆری کێشا و داماوە شتێکت لێ پرسم پێت ناخۆش نابێ؟ لەسەر مەسلەی ناموسا؟ نا بپرسە بۆچی جیابوونەوە؟ ئاخر پێم بڵێ لە کامەیان ئەگەر حەز ناکەی مێڵێ بۆچێتەوە بیزانی؟ باشە نازانم ئیتر بە هەر حاڵ ئیتر بە هەر حاڵ هیچ نییە ڕۆژێکان لە خەو هەستاین و دەم و چاومان شۆری و نانمان خوارد و دواتر وتی ئەحمەد چی؟ بیڵێ چی؟ ئەزانیانی چی؟ تکای ببوورە ئەتەوێت لە شوێنێک ڕاوەستم؟ نا ناسیاوی خۆمە دوایی پەیوەندی پێوەکەمە باشە یعنی چی؟ یانی کۆتاییەکی تاڵ باشترێت لە تاڵیەکی بێکۆتا جوانەوانە؟ بەڵێ زۆر جوانە بزانین چ گۆرانیەکمان هەیە بۆ ئەوەنە دوا کەوتن خۆشت گوزەران ئەحمەد گیان سڵاو تۆ باشی ئارەژ مامە ژیاندەی وەرمانە بەرە ژوورەوە بێنە بیە بەمە قورس نییە تۆ بێ بەمە یارمەتێکم بەس من ئەمانەم بۆ بووکوزاواکە هێناوە ئێرە هەمووی بووکوزاوایە بووکوزاوا تازەکە ئەوە لە کوێن بۆ نایان بینم ئەتوانی پیشانم دەی حەزەکەم بیبینم ئەوەتانێ ئەی پیرۆزێ بێ ئینشاءڵڵا بووکمان جوانە ماشەڵڵا پیرۆزێ بێ چەند جوانی بووکمان جوانە ماشەڵڵا ئەی لەو بووکە چەند جوانە دڵەمە وەختە بۆی شێت بێ ماشەڵات لێ بێ جوانی بووکە نازدارەکە دەی سپێدەجان ئەوم لێ وەرگرە ئارێمە چ بیگرە و گوێڕاکێش ڕاوەستە پەیمان حاجی خانم نایت نانێک بخۆیت قوربانە بم ناخۆم بەڵام دەرگاکان جوان داخەن
دەرگای سیارەکانیشتان بە باشی قوفڵکەن ئاگاتان لە ئاوە کەش بێ مناڵەکانتان نەڕۆنکەونە هاوڕێیان وەرە پێشەوە فەرمون. باه بیەنە داینێ. تۆش لێرە دانیشە. باشە تۆ جارە دانیشە. شم هێناوە. دەی فەرموو دانیشن. دایکم لە لای باوکم دادەنیشە. ئەحمەدیان ئەم خواردنانە لە ئەڵمانیا دەست ناکەوێت دەردی بکەی وانە؟ ئارێش وەرە کوڕەکەم نانەکەت بخۆ. تۆ بۆچی ئاوەستاوی شەرمە کە بڕۆ دانیشە؟ فەرموو. ئێلی گیان وەرە ئەحمەد گیان کەمێ خۆت کۆ بکەرەوە لا چۆ باویش دانیشێت. فەرموو. لێرە زۆر ئیسراحەتم. بڕۆ گیانەکەم. ئەحمەدی سراحەت نییە ئێلی خانم. دانیشە. کوڕەکەم وەرە ئەم لا بامە ئەحمەد دانیشێ. دەی وەرە. گیان. ئیتر کەس هیچی کەم نییە؟ نا. هەموو شتێ تەواوە. زەڵاتت بۆ تێکەم؟ خۆم تێکەم دەست خۆش. چییە وا دیارە تۆ شەرمەکەی؟ نانە خۆم تێکەم. سپاس. پەیمان. ئەمە چییە شێت و شوور؟ هەمووی بەکارمێنەوەی ماوە بێنە سەراوە بخۆ بچم. هەی ئەمیر خەریکی نانەخۆین ئەو قسانە چی؟ خوێ لەمەت بەغاکەیە هەستە بڕۆ بهێنە. مانوجان لەمەت بەخێ بڕۆ بیەنە. مەگەر من خوێم نەهێناوە. باڵێ. فەرموون سار دەبێتەوە. ئیشەڵڵا بە سەلامەتی پیرۆز بێت. پیرۆز بێ پیرۆز بێ ئای پیرۆز بێ پیرۆز بێ. با بە کاتیەوەی نانەکەتان بخۆن. ئێلی گیان دۆزیتەوە یان بێم؟ بەسە. زۆر سپاس ئەزێتی کێشە. ئەو خوێ کێوێ ببوورە. تۆ تاوای خۆت کرد. جەماعەت هەستن وەرنە ژوورەوە بۆچی ئاوا جیاتان کردوتەوە؟ ئەحمەد تۆ بۆچی لێرەیت؟ چی بووە؟ هەستە دەی وەرنە ژوورەوە بۆچی ڕۆشتی؟ هێجا چیتیایە؟ ئەڵەم بابە بۆچی هاتوونەتە دەرەوە؟ هیچ بابە گیان جارێ ریز نەبووە ئەمە لە دەست چۆتەوە. عاشقم من عاشقی بێقەرار. بێتان مەبەیتە بەجددی قسە ئەەکەم. ئەیکێنە دەنگدانەوە ئەگەر زۆری نەبڵێن باشەوە شەممە چینە خوازبێنی ئەگەر ناشەممە ناچینە خوازبێنی. زۆری نەمە بەستت لەمانەیە؟ بۆ مەگەر ئێمە چیمانەمان کوڕی باشین. ئەمیر تۆ چیاڵیت؟ بە من چی؟ بۆ چوونی خۆت بڵێ. کچێکی باشە. هەرەوەنە؟ من چی بڵێم؟ گەرمە لەسەر خۆیە بە دڵمە. تۆ بەڕاستە؟ باڵێ؟ دڵنیای؟ باشە. ئەڵەم سپێدا بەڕای منیش ئەو کچە تاوە کچێکی سادەیە. ئەی تۆ کاک منوچەهر. باشە خۆمان هەیە. من بیڵێم بڵێ بەڕاستمەها بێ پێکەنین. باشە بەڕاست؟ بەخوا دەی هەر لە پشتی منەوە خەریک بن. سپێدە جان پێیان بڵە با چاکمان بۆ بێنن. هەستن دەی وەرنە ژوورەوە بۆ لای ژنم ناڵەکەم ئەوە چکارێ بوو کردی؟ ئەوە نە کچەکەمان عەزیەت مەیەن. ئەم کچە جوانە خۆی ئیش دەکات. تۆ ئیش مەکە ئازیز گیان بڕۆ. بیدەبە من خۆمەی شۆم تۆ بڕۆ. من ویستم چایەک لێ بنێم. دێ ئەمە لێرە دانێم. وەرن دەی بەیانی کاتمان هەیە ئەم کارانە بکەین. ئەمانێ پێکەوە دانیشین وەرن. ئەوە شوورە گیان. گیان. باشە. بەڵام زۆر ئاگاداری خۆت بە. شەرمە کاتەو داماوە. چوار وشە. چوار وشە؟ تەواو چوار وشەیە. دووەم باڵندا باڵی هەیە؟ فڕین باڵندەی بچووک. زەردەواڵە. زەردەواڵە. نا زەردەواڵەش نییە. وشەی سێیەم. هەنگوین. هەنگوین ئەفەرین بۆ تۆ. دوای هەنگوین مێشەنگوین دێ. پاکەت کەندوو. تەلەڤیزیۆن. تەلەڤیزیۆن.
فیلم کارتۆنی مناڵە فیلم کارتۆن فیلمی ترسناک ناوی مێشەنگوینە ئێ وشە یان یەکەم وشە مناڵ مناڵ دایکە دایکە دایکی هاچی مێشەنگوین مێشەنگ ئەی قوربانە دووشێ دایکە دایک مناڵ دایک باشی نزانێت ها چی؟ دووەم وشە دووەمین چاوە دووەم وشە بڵێ دایکە گیان سمێڵی باوکردوانە بەسە تۆش باوک باوە ینی مەبەسە منەوە باوکی مناڵ ئەفەرین کوڕی من ئەفەرین پاڵەوانەکەم وەڵامەکەیم زانی بابەجان تۆ چیەکەی؟ پێنج وشەیە پێنج وشەیە دووەم وشەیان مناڵ کۆمەڵە مناڵێک مناڵەکان مناڵی مناڵەکان سێم وشە تەختەڕەش تەختەڕەش پەیمانگە زانکۆ خوێندکارانی زانکۆ سێم وشە تەرازوو واتە یاسا پێنجەمین وشە گەرمە شوێنێکی گەرم هەوای گەرم جەوەکەی گەرم تەواو یەکەم وشە هەناسە دانەوە هەناساڵ کێشان واتە هەربژی خوێندکارانی بەشی خوێندنی یاسا بابێ هەڵیدە بۆ لای منە ها جوان هەڵیدا ئەوە تا بیگرە وەریگرەوە یافرم جوانتر ئەوە تا ئەگەداری ولا بە ئەی دەستخۆش هەڵە نەکەن هاوڕێیان ئەوە تا ئای دەستخۆش ئەوە دوو خاڵی تریش تەواوە هاوڕێن منی ترە ڕۆمە ژوورەوە چی بووە؟ داوای لێبور نەکەم بابەوە خەریکا دۆڕێن دەی یاری خۆتان بکات سارد نەبنەوە یاڵە دەی ئامادە بن دەی بابێت هەڵیە بۆ ئێرە بیگرە هات ببوورە دەستخۆش بابێ دەی بابە دەی شوێنی خۆتان هەمووتان نەڵی ئەوە تا ئای چۆن خزدا لەژێر دەستم ها دەی و تۆپە بگرە ئەوە چەند بە چەند 4/6 دەی ئیلی ئەڕۆمە دەرەوە بۆشت کڕین تۆ هیچ نایە بۆت بێنم پێنج خولەک ڕاوەستە منیش دێم هەرچی تێ من بۆ تەهێنم ئەبێت بڕۆم بلیتێک بهێنم کچێ دەبڕۆ چیاڵی شوهرە سپێدە گیان واز بێنە بابە ڕاوەستە گیان ڕاوەستە سپێدە گیان ئارێش سپێدا نا دایکە دەرگاکە داخە وەرە دایە کەسی لێ نییە دەرگاکە هەم کەسی لێ نییە دەی وەرە قوربانی کوڕە شەرمنەکەم بەخوا دوانیەوە ڕابێ بگەڕێمەوە مەگەر جەوەکەت بەدڵ نییە ناناسێکیان بەس بەو مەرجە هاتم کە ئەگەر ئەمڕۆ بێم سبەی بگەڕێمەوە بابە مەرجشتیوانی واز بێنێ بەزە لێواری ئاوەکە یاری بکەن ها سەیری جلەکانی باشە پەلەی چیتە بەڕاستی ناتوانم بمێنمەوە جا مەگەر سیارە دەسەکەوێ وەڵی ئەبێ بە پێ بگەڕێیتەوە ئەگەڕێمەوە بە پێ باشە بڕۆ بزانم چیەکەیت ئەی خوایە دایکم لێم تۆ ڕابێ پورێ خۆوەکو دایکی تۆ نییە شوهرە هاتی با بڕۆین سپێدا ئەوە بکە دەستم بەخوا ئەگەر بمتوانی باە دەمامەوە بەڵام ناتوان چی جوان بە قازان شتەکە دایکم زۆر بمێنیتەوە نیگەرانە نازیکان ئەگەر لە مناڵەکان بێ باشە خەمە نەبێ خۆم تەلەفۆنەکەم پێڵم نیگەران نەبێت تۆ بەڵێنت بە مندا بوو دەی خۆم ئەڕۆمە سەر کۆڵان و سیارێک دەگرم دەڕۆم بلیت دەهێنم ئەگەر نایە بمێنێتەوە زۆری لێ مەکە سپێدە گیان حەزەکەم بەڵام ناتوانم هۆکارەکەشم بە سپێدە و تووە بەیەکەوە هاتوین و بەیەکی شەوە گەڕینەوە باشە سپێدا دەی جارێ خۆ حافیز لە هۆڵەکەیە لە لای مۆبایلەکە
ئەو بۆ کوێت هەڵدا ئەو تۆپەڵ دەرەوە جا بڕۆ هەڵی دەبێ زارمان مەکە بیدە بە من ئاوا نابێ ئەی هەوار ئارێش کوڕەکەم لەوە زیاتر نەڕێتە ناو ئاوەکەوە باشە گیانەکە ئیتر ئەوە هاتم تۆزێکی کە یاری بکە بڕۆ ڕێژوورەوە باشە نازیگیان بە قوربانە بم ئاگاداری مناڵەکان بە باشە شەهرە گیان پیاز و کەشکت بیر باشە باش نەچێت بیرم ناچێ چی؟ چیاڵێت هیچ جەڵە کەشک و پیازە بیر نەچێ قڕزمەی کرە دوای نیوەڕۆبەیەکەوە نانێکی خۆش دەخۆین ئەنگوسیلەکەشە زۆر جوانە سپاس ئێلی گیان چاوێکت لە منداڵەکان بێت تا من ژوورێ پاک دەکەم و دێمەوە چی بۆ پورێ؟ پورە ئێلی ئەوم بۆ چاکە کۆ بیدە بە من؟ بۆستە پورە ئێلی وەرە ئەمە بگرە هیچی منە بێ بڕۆم صدای هیچکی غیر تو به گوشم آشنا نبود تو قلبم به غیر هەڵی دازانێ هەڵی دەدەی هەڵی دەدە یەڵە دەی با بەردەوام بینێ گیانی بابا دەی لێدە وەرە بابێ گیان وەرە وازن نەڕش بێنە وەرە ئێرە وەرە بۆ لای بابا وەرە ئەو مناڵە بۆ ها سیرکە چۆن لە باوکتە دەمە ها ئەوە چیت کرد باوکە وەرواری ئارێش ڕۆشتنەوە ئاوەکەوە باوکە ئارێش ڕۆشتنەوە ئاوەکەوە ئەوە چیتێ کچە باوکە ئارێش باوکە ئارێش تو گم شدی که گم بشه تموم خنده های من کجا برم بدون تو کجایی بی وفای من ئارش لەکوێیە بابا ئای قورب بەسەری من ئارش ناوەکە بوو ئەیکێ لە لای ئەو بوو ئەمیر تۆ بڕۆژیرۆ بزانە لەوێ نییە ئارش کورە ئارش کوا ئارش لێرەیە لە ئاوەکایە ئەمیر لەعلەکانی لێرەیە منوچەر وایە گیان کاکە
ئارەش! ئارەش! تۆ لەکوێ بابەکان؟ تۆ لەکوێی؟ ئارەش! پەیمان مەگەڕێەوە! ئەحمەد لەو بەرەوەیە، لە لای دەستی چەپتەوەیە، لەو لاوەیە ئەحمەد! ئارەش! ئارەش! کوڕەکەم بنێرە! ئارەش! وەرێرە یارمەتیم بدە! ئارەش! یارمەتیم بدە! ئەحمەد! ئەوە تا لەوێ لەوێ! ئارەش! بە قوربانت بە ڕزگاری کە! ئارەش! ئارەش! ئەحمەد گیامزانە هەناسادات بزەرە زیندووە! ئەحمەد! بە قوربانت بم هەواڵی ناخۆشە پێ نەدەی! ئەحمەد! بێنە بیدە بە من بێنە! ئارش! وەری جێڕ بە ئاوی ناوسیەکانی دەربچێت! ئارش! لەسەر خۆ بە بڕۆ لاوە! ئارش ئەستەوە بابە! ئارش! هەر ئاوا مناڵەکانتان بەتەنها بەجێهێشت؟ ئەی دایکەکان لەکوێ بوون؟ ئێلی لەلای ئەوان بوو. ئەوش چۆتە ئەوەکەوە؟ یاریان کردووە ئەویان نەبینیوە. پێم بڵێ پورە ئێلی لەکوێ بوو؟ لە ژوورەوە نییە؟ نا. بە دوای ئارشانە چوو بێت ئاوەکە. سابکە بابا! ئێلی! خاتوونازیەوە چی بووە؟ ئێلی! خاتوونازی! ئارە قسەم کە چی بووە؟ ئارش بابە! ئارش بوورە ئێلی لەگەڵ تۆ لە ناوەوە مەگەرەیش ڕۆشتە ئاوەکەوە! سەیری مرکە مەگەرەی سوێتە ئاوەکەوە! خاک بەسەرم! ئێلی! دەی کاکە بگەڕێن! هەموو داور لە ئاوەکەوە! ئەی بەلەم! کاکە بڕۆن! بە قوربان تابم! ئێوەش یارمەتیان بدەن! هەستن یارمەتیان بدەن بڕۆن! یارمەتیان بدەن! بەدبەخت بوویت! پەیمان! ئارش! لەکوێیە؟ مەترسە! ئێلیە! وای نا! ڕۆیشت و ئارش لە ئاوەکە دەربێنێ! مناڵەکەم لەکوێیە؟ لە ژوورەوەیە! سپێدە! بانوجان! کاکە یارمەتیمان بدەن! نازیکە کەوتۆتە ناو ئاوەکە. ئێلی! چێ سپێدە؟ وەرە تۆش بەڕۆ ئاوەکە وەرە!
سپێدا وەرە بۆ کوێ ڕۆی سپێدە تکایە مەڕۆ سپێدە إيلي خۆی یان خۆی یارمەتیمان بدەین کاکە چی بوو؟ دۆزیتانەوە؟ کاکە زۆر گەڕاین دیار نییە. کاکە بۆ خاتری خوا کەمێک زیاترەوە ناوە بگەڕێن. کاکە وەڵڵا هەمووی گەڕاین هیچ شوێنێکی نییە. کاکە جا بیکەم بە خاتری خوا. کاکە واز بێنە ناتوانین بچینە ناوەوەکەوە شە بۆ لەگەڵ زۆر زۆرە. پێویستە تیمی تێ بێت بۆ ئێرە. ئەوەی دەتوانێت ئێمە ناتوانین بگەڕین. کاکە جەمال تێبگە. بەردەکانە گیری خوا من لەگەڵ خۆت بە کاکە پارەتە دەمێ من ببە بۆچی تێناگەیت لەم نزیکانەیە ئێمە تێبگەن ئەڵێ ناتوانین نەگەڕاوە ئێمە ئەو ناوە هەمووی گەڕاین دیار نییە لەوە زیاتر چی بکەین چیە بێگر کەمێک زیاتر بگەڕێن وەڵڵا هەر ئەوە نەمان پێکرێت بابە گیان هەروە بەجێمان مەهێڵن بەڵکو بۆمان دۆزنەوە کاکە تکایە مەڕۆ یارمەتیمان بە کاکە ناتوانین کاکە بۆ کوێ ڕۆن تو خوا تۆزێکی تر بکەن ناکرێت خاتون ئێمە زۆر گەڕاین نەمان دۆزیەوە لەوە زیاتر لەتوان ئەمانە نییە ناتوانین لەوانەیە زیندوو بێ خاتون گیان ئەڵێم ناتوانین ئێستا مردووە پرسیارم لە تۆ کردووە لە تۆ پرسیوە چێ سپێدا بەڵێ توی تر بڕۆژوورەوە بەسە ڕۆمەژوورەوە کاکەیەوە بۆ کوێ ڕۆن ئەی خوایە پەیمان کە دەریا ئارەم بووە خۆی تەرمەکانێتەکە لەر دەریاوە ئەو کات تاتوانین بیدۆزینەوە ئەگەر ئەم شەو 1-2 کیلۆمەتر تر بە دوایە بگەڕێنەوەی دۆزینەوە سپێدە ڕاوەستە سپێدە گیان ناو نیشانی ئەومانەوێت
وەرە گیانەکەم بڕۆ بۆ لای دایکت. دەڵێ لەگەڵ منداڵەکان خەریکی یاریکردن بوو بە کۆلارەکەی. سیر کە گیانەکەم بینی دەودادێ بڕاتە ناو ئاوەکە؟ من نامبینی. ئەی چیت بینی؟ ئارش لە ئاوەکەی ئەیقیژان. ئارش کوڕی منە. ڕۆشتم باوکم بانکەم تاوەکو بێت بۆ ئەوەی ڕزگاری بکات. ئێوە دڵنیان ئەو خاتونە چۆتە ناو ئاوەکە؟ من پێم وت ئاگەت لە منداڵەکان بێت و ئاگداریان بە. ناوی ئەو خانمە چی بوو ناوەکەی؟ ئێلی. ئێلی؟ ئیلهام، ئیلناس، ئیلمیرا، ناوی تەواوی. مەگەر ئێوە نەتەن دەناسی؟ بە ئێلی بانگیان نەکرد. لەگەڵ ئێوە پەیوەندی چی بوو؟ مامۆستای باخچەی ساوانی مناڵەکەی منە. پێشتر نەمانە ناسی، خێزانەکەم بانگی کردبوو. ئێستا ناوە تەواوەکەی مەوێ. ئێوە ناوی مامۆستای باخچەی ساوانی مناڵەکەتان نازانن؟ با بپرسم. وەڵڵا سەیرە. میوانتان بانگێش کردووە لە تارانەوە هێناوتانە بۆ ئێرە. نە ناوەکەی ئەزانن نە ناو نیشانەکەی. ئێمە بێ پرسیار لە منداڵ بکەین. ناوی تەواوی چییە؟ نازانم. نازناوەکەشی نازانی؟ نا. بەداخەوە ناوەکەی نازانی. سەیرێکی جانتاکەی بکەن ئەگەر پێناسەکی تیابوو بیێنن. ئێوە دووسێ کەستان ناو نیشانی خۆتانمان بدەنێ. ئەگەر ئەزێر نییە پێناسەکانیشتان بهێنن. خاوەنی ئەم ڤێلایە چێیە؟ ئەحمەد جانتاکەی لێ نییە. باشە زیاتر بگەڕە بزانە لەکوێیە. بەخوا زۆر گەڕام نییە. نازی جانتاکەی پەیمان ژوورە گیان جانتاکەی دیار نییە. لەوانەیە لە ژوورەکەی بێت. ناکا ڕۆیشت بێت. مەگەر ناڵن لەگەڵ مناڵەکان بوو. جانتاکەی پێچا بوویەوە سپێ دەنێ هێشت بڕوا. بابا ئەو هەردەی ود من دەبێت بڕۆمەوە شوهرە مەگەر وای نەوت. ئاخر چۆن بێ خۆحافیزیە ڕوا. ئەی بۆ جانتاکەی دیار نییە. سپێدا. سپێدا. ژمارەکەی چەنە؟ ئێلی. ژمارەکەیم بەرێ تەلەفۆنی بۆکەم. ئەو تۆ چیاڵیت؟ بابا ئاخی بوو ئەحمەد. جانتاکەی لێرە نییە. کەس نەیبینی بچێتە ئاوەکەوە ڕەنگە ڕۆیشتە بێ. شاردمەوە بۆی نەڕوات. خۆزگە بم هێشتایە بڕوات. خۆزگە بم هێشتایە بڕوات. ئەی خوایە. وقت آن شد که دلم را بگذارم بروم، با تو او را تک و تنها بگذارم بروم. به کجا می شود از معرکه عشق گریخت؟ گیرم امروز از اینجا بگذارم بروم. سرنوشت من عاشق هم از اول این بود، سر دیوانه
صحرا بگذارم بروم، همه سهم من از عشق همین شد که گلی گوشه نفرەتی خوارد لێ دەستپێدا جا بگذارم بروم. باوەڵی خێزانەکەی بدەین بێنە ئێرە. با چاوەڕەکەیم زانم شۆ تەرمەکەی دۆزینەوە، ئەگەری سەتایەکی هەیە ڕۆشت بێتەوە. بابە بۆ کوێ ڕۆیشتووە؟ تەواو خنکاوە مرد. منەڵەم بە هەرچۆنێکمان کرد بێ بەیانی هەواڵەکەیان پێ بڵێ بەم حاڵەوە زۆر خراپە بێت. ئەمڕۆژ جادە زۆر قەرە باڵخە بێ هەموو ئەگەڕێنەوە بۆ تاران. قیامەتە. ئای خوایە، ئای خوایەکی هێشمانە بگذارم بروم، تا رسیدن به قرار ازلی راهی نیست. اگر بر سر دنیا بگذارم بروم، پول بار سفرم را تو به دستم بده تا ساده تر روی دلم پا بگذارم بروم. همه سهم من از عشق همین شد که گلی گوشه خاطرت جا بگذارم بروم. خاطرت جا بگذارم بروم. ئەمیر ئەمیر ئەگەر نوخم وایە ئەبوو تەرمەکەی دەرکەوتایە هەستە با کارێک بکەین. کاری خۆت کرد و تەواو بوو. هەستە تۆ هەستە. هەستم چی بڵێم؟ فەرمەوە هەستە. با بچینە شار بۆ لای مسافیرەکان ڕەنگە ڕۆشتی بێت. چی بە تۆ بڵێ؟ نەفرەت لە من. بەڵێ نەفرەت لە من. یەک لە سەد بەڵکو ڕۆشت بێت. ئێوە لەو بەرەوە یاریتانە کرد ئەمیر. ڕاوەستە ئەمیر قسە لەگەڵ تۆکە. نامەوێتی قسەم لەگەڵا بکەی.
هەموو شتێکە تێکداوە جاتەوە قسە بکەی بزانە منیش ئاسام تێک چووە ها باشە لە خۆتە تۆ بۆ بانگێشتە کردووە ڕاستە خەتای منە باشە ئێستا چی بکەین هیچ مەکە هەرەوەی کە کردوتە تۆ کاتێ بانگێشتە کرد پرسە بە من کرد من وتم مادەم ئەحمەد ئەیوێت تۆ چ کارەی ئەحمەدی دایکی ئەوی خوشکیت تۆ چی ئەوی چییە ئەمیر باشە ئەو داماوە چ خەتایەکی هەیە هیچ خەتایەکی نییە من پێم وت بانگێشتی بکات نەبووات پێ وتایە بۆ بە کەسێکی ترت نەوت ئەوان خەوتون دوای ئەو هەموو ساڵە ئەم شێتت نەناسیوە کێ بڕواایە کرد ئاوای لێ بێت بۆ شیمال هەرچێک بێەوەکەن بە سووری بەرلەش کرد یەکەم کەس بانگیەکان سپێدا ئەتانەوێت لە دەوریە کۆبنەوە هەر سپێدا ئەتانەوێت vێلا بگرن هەر سپێدا هەر ئەوە ماوە فڕۆکە بێنە خوارەوە بڵێن سپێدا ئەیەوێ ژن بێنێ هەر سپێدا تۆر با بچینە ژوورەوە دواتر بە یەکەوە کارێکەکەین ئەتەوێت چ کارێ بکەی ئێستا بێت تەلەفۆن کرد بۆ کەس و کارەکەی بێن بۆ ئێرە باشە کاکە هەرەواکەین بەڵام با سەرەتا بچینە ژوورەوە مناڵەکان هەر کامێکتان جاڕوونی بکەنەوە ئەوە دیاریی جوانتان بۆ دەکڕم باشە مامەگیان بۆم باسکە بزانم سەرەتا تۆ چیتە کرد بۆ خۆم خەریک بووم کۆلارەکەم چاکە کرد باشە ئارشیش لە ئاوەکەیا بوو باشە ئەی پورە ئێلی لەکوێ بوو پورە ئێلیش لەوێ بوو لە حیوانەکە دانیشت بوو ئەی تۆ چیتە کرد من پێم وت کۆلارەکەم بۆ چاکەکەیتەوە وتی بەڵێ ئەجا کۆلارەکەی بۆ چاکردمەوە و زۆر بەرز بووەوە دوایش ئارشم لەنەو ئاوەکە بینی بە قوربان یانی و کاتی کۆلارەکەت بەرز بووەوە پورە ئێلیش لەلات بوو سەرکە بابیکیان با تێزگەێنم یانی تۆ ئێستا کۆلارەکەت لێرە بەدەستەوە بێ بۆ نمونە پورە ئێلی لەو شوێنە بوو کە ئێستا پورە نازی لێ ڕاوەستاوە لەوێ بوو بەڵێ لەوێ بوو بەس سەرەتا بوو ئەی دواتر چی ڕوویدا من کۆلارەکەم ڕۆیشت ڕام کرد بۆ ئەو بەر چوم بۆ لای ئەجا لە ناکەو ئارشم بینی ئارشت بینی مەکارش ئانیتا بابەگیان تۆ پور ئێلی نەبینی لە vێلاکە بێتە دەرەوە ها دەی سەیری من کە نەتبینی شەڕ یعنی شەڕ ئەبێ چەکانتان دانێن و خۆ بەدەستەوە بن یەک هاتن نییە قوربان مەولان پاشا دەیەوێت کێشەکە بە ئاشتی چارەسەر بکرێت ها چی بوو گەورم دەڵێن شەڕ شەڕ شاپور شەر بێ ئاگر لەسەر پشتێ بکەمەوە ئەو قەڵاوشە لێ داگیرکەم ڕاوەشکار بەڵێ گەورم ئامادەن چاوەڕوانی فەرمانی جەنابتی تەقەنە گەورم لەشکری دوژمن تێک شکاو بەرەو قەڵاکە ڕایان کرد زۆر چاک کەس نەچێ بەلای ئەمبارەکانە تا خۆمەکەم ژنجی ئازاد ڕایس بەلامەوە سەیرە نازانم ئەم برنجە چۆن تاکوێسە لەم ئەمبارامە چونکە برنجی ئازاد ڕایس لە باشترین چەڵتوت بەرهەم ئەهێنرێ گەورم ئەم برنجە هەر قابلی خواردنی جەنابتانە هەتا حەو پشتی تر ئەبێ بیجێرنەوە بڵێن برنجی ئازاد ڕایس ڕاستی برنجی ئازاد ڕایس برنجێکی نایابێ لە ماڵەوە جلژۆرێکی زۆر تایبەتم هەیە و ئاسوودەم بەڵام ئاسوودەترم بە شامپۆی برایت چونکە ئەزانم جل و بەرگەکانم ڕەنگی خۆیان لەدەست نادەن کاتێک شامپۆی برایت بەکاردێنم وە بۆنێکی ئێجگار خۆشیش ئەدا بە جل و بەرگەکان ڕەنگی پەمەیی ڕاش سوور شین هەموو ڕەنگەکان لەگەڵ برایت ئاسانە بۆ پاکردنەوە برایت بەڕاستی برایتە
ئایا دەزانی سیانزەی دوانزە چی ڕوەدات؟ شاریاری سمایلان لە ڕێکەوتی سیانزەی دوانزەی 2010 سمایلان لە پێشوازی ئێوەدایە بەکردنەوەی لقێکی نوێ لە مێگامۆڵ. چەندین یاری نوێ و ناوازەی ئامادە کردووە. سمایلان خۆشی و شادی بۆ ئێوە فراوان کرد. هەر بەم بۆنەیەوە لە سیانزەی دوانزە کارتێکی 100,000 بکڕە تەنها بە 5,000 دینار و ئەم ڕەسیدە هەردەمێنێتەوە. هەر لە هەمان ڕۆژ کاتژمێر 7:30 خولەکی شەو بە ئامادەبوونی هونەرمەند کەروێشکە فەندی ئاهەنگێکی گەورە ساز دەکرێت. ناونیشان هەولێر شەقامی شۆڕژ مێگامۆڵ. هەنجوینی باڵک بەرهەمێکی ناوازەی نێوژنگەیەکی تەواو سروشتیە لە بەرزایی و ناوچە شاخاویەکانی کوردستان بەرهەم دێنرێت. بە پشتبەستن بە پشکنینی تاقیگە ئەوروپیەکان هەنجوینی باڵک دڵنیایی 100% دەدات بە هاوڵاتیانی ئازیز لەوەی بەسوودترین چارەسەری سروشتیە بۆ زۆربەی نەخۆشیەکان و بەرگریکردن لە جوانی پێست و ڕوخسار. ئەمەش بەهۆی ئەو پێکاتە دەوڵەمەندانەی لە نێو هەنجوینی باڵکدا هەن. هەر بەپێی دەرەنجامی تاقیگەکانی ئەوروپا هەنجوینی سروشتی باڵک بە یەکێک لە باشترین هەنجوینەکانی ئەوروپادا دەنرێت. هەنجوینی باڵک چارەسەرێک بۆ نەخۆشی و دەرفەتێک بۆ پاراستنی ڕوخسارێکی گەنجتر. بۆ دەستکەوتنی هەنجوینی باڵک پەیوەندی بکەن بەم ژمارە مۆبایلانە. هەنجوینی باڵک. خۆشترین خواردن و چێشت ئەوەیە کە بە سۆزەوە لێ دەنرێت. دایکی شیلان ئێستا هەر خۆی چێشتەکان ئامادە دەکات لە ماڵەوە. ڕۆڵەکانی هەردەم حەزبەبوونی دەکەن لە ناو چێشتخانە. چونکە ئەو بە شێوازێکی جیاواز بەهارات تێکەڵ بە خواردن و تامەکان دەکات. هەر لەبەر ئەم خواردنە بە چێژ و بەتامانە ماڵەکان بەردەوام پڕ میوانە. هەموو سەریان سوڕماوە لە تام و چێژەکانی، بەڵام ئەو خۆی دەزانێت نهێنی سەرکەوتنی ئەو لە چیدایە. ئەڵڵاه لەو خواردنە خۆشە ئەوە چ بەهاراتێکە؟ کوڕم ئەوە بەهاراتی نەجات ئەتارە. چەند ساڵە بەکاری دێنم، بە ڕەحمەت بێدایکیشم هەر لەم بەهاراتەی بەکاردەهێنا. ئێستا بەهاراتی نەجات ئەتار لە هەموو سوپەرمارکێتەکان دەستەکەوێت. بەهاراتی نەجات ئەتار نیو سەدە لە بەردەوامی. مەرواری مامەکان باش شتێکی ترم پێ بڵێ. ئەو کاتێک کۆلارەکەت بەدەستەوە بکەوتە ناو ئاوەکە تۆ لەو کاتەیە کارشت بینی نەخۆم بوو پور ئێلی لەوێ بوو یان لەو کاتەیە ڕۆشتبووە ناو ڤێلاکە؟ بوو. لەوێ بوو؟ لەوێ بوو. باش یانی ئەو کاتێ بە گریانەوە هاتی بۆ لە ئێمە بانگت کردین بیرتە و کاتی بە گریانەوە هاتی بۆ لەمان تۆ ئەو کاتە پور ئێلیت بینی لە کەنار دەریاکە بینی دوایە؟ پێش ئەوە لەوێ بوو. پێش ئەوە یانی چەندێک مامەگیان؟ کەمێک. پورێ کەمێک پێش ئەوە وا تا چەندێک بۆ نمونە لە یەک تا چەند؟ 1 2 3 4 1 2 3 نازانم. ئارش ئەی تۆ چی پورێ کاتێک کە تۆ کەوتیتە ناو ئاوە کا پورێ ئێلیش لەوێ بوو ها؟ سرد بەرزکەرە و جوان وەڵام دەرەوە. ئێمە لە دوێنەشەوە 100 جار هەستەرەوە بە جوانی دانیشە مەگەر پرسیار لە تۆ ناکات. من برسیمە. برسی داسە بڕۆ دەرەوە هەستا. هەستە بزانم. پێم وتی ئەو نەمەڕۆ کەنار دەریاکە بە قسەی منت نەکرد. ها چی ڕوویدا؟ وەرە لەگەڵم. بۆچی بەسەرەوە مناڵەیە هاوارەکەی؟ بڕۆ بابە ماڵ وێران بووینی تر. هەر ئەوەنە من هیچی پێناڵم خراپتر لەگەڵە مناڵەیە توو ڕابێ و قسەی پێیاڵێ. بڕۆ ژوورەوە تۆ شەونە قسە مەکە. قسە نەکەم تاو کاتی خەتاکە خەنە سەر کوڕەکەی من. جەنابیشت مناڵەکە دیوەڵ کردو چۆتە کەنار دەریاکە. ئەو کاتە هاتن بۆ لایەن ڤێلای بیرتانەوە کردایەتەوە. بڕۆ دەرەوە. ئانیتا وەرە کچەکەم. بۆستە. بڕۆ دەی بڕۆ. وەرە کچەکەم. دەی کاکە جان بڕۆ. کەمێک لەسەر خۆ بە ئیتر بە هاتوواوەری شتێک ناکرێ. هیچتان دەستکەوت؟ ئەمە قسەکانی دوێنێ شەویان کرد. آخر لەبەرچی بڕوات؟ مرۆڤەی تر کەس نازانێ لەبەرچی. ئەگەر بیویستایە بڕوات جانتاکەیە برد. مەگەر سپێدە نێو جانتاکەیم شاردۆتەوە بۆەوەی نەڕوات. سپێدا ئەو کچە لەو کەسانە بوو کە ئەم کارانە بکات؟ چی؟ بێ ئاگادارکردنەوە بڕوات؟
نازانم ئەگەر کەسێکی وانە بوو بۆچی جانتاکەی شاردوێتەوە مادەم جانتات شاردوێتەوە ئەگەرێکی بۆ بێ ئاگادارکردنەوە بڕوات وانە هەروەکو پێرێشەو لەسەر هێوانەکە لە ناکەون بوو اینجا بەدوایە گەڕین ئەو کاتە مۆبایلەکەی شەبەکەی نەبوو ڕۆشتە دەرەوە تەلەفۆن بکات بێ ئاگادارکردنەوە ئێ جیاوازی هەیە بۆچی بڕوات زویر بێت چی؟ زویر بێت لە شتێک و بێت تاقەت بوو بێ لە چی زویر بێت؟ ئەرێ باشە هیچ کەسێ لە ئێوە قسەیەکی پێنەوتووە لەسەر شتێ دڵی شکاوێ کەس قسەی نەکردەوە؟ باوکە برسیمە پێرێشە من خەری بووم کە بابم دروستە کرد ئەو کاتێ توواتی ئەحمەد کە پیرێژ نەکات جێگەکانیەنا دەستی کرد بە چەپڵە لێدان و گۆرانی وتن شۆرەخان کە تۆش هەلە دێدا هەستم کرد ئەو کەمێک پێی ناخۆش بوو ڕەنگە لەبەرەوە بێت هەلەم لێدا ئێگاڵتەم کرد وەڵا بڵێم چی هەی لەسەر ناخواردنەکە ڕۆژت بۆی خوێیەکە بێن و ئێمەش پێیەکەنین نەبابە بۆ نا ڕەنگە شتێکی وا بێ نابابەوە شتێکی وانە بوو هەمومان بەیەکەوە پێدەکەنین هەمومان پێکەنین خۆشی پێکەنی گۆرانێ وتن و سەماکردنەوە شتانە ئەس ناکەم بێزاری کرد بێت سپێ دەدوێنێ بەیانەکەی هەر پێداگیری دەکرد و دەیگوتە ڕۆمەوە دیارە نیگەرانی شتێک بووە وتم پێم وتەگە ناوێ بمێنێتەوە زۆری لێمەکە هەر لێرەیەوە سابوو کە بەگاڵتەوە پێت گوت گەردەڕۆیت بە پێ بڕۆ ئەویش گوتی بە پێدەڕۆم لەوانەیە وای کرد بێ سپێدا ئەڵێم تۆ ئەو کچە ناسیت لەو جۆرە کچانەیە کە زویر بێت و سەری خۆیڵ بگرێ و بڕات یانی نازانم چی بڵێم لە چی زویر بێت ئاخر بابە ئەم ناوی کچەکەش نازانێ ئەمیر جان بۆ کوێ ئێمەمانێ بگەینە ئەنجامێک ئەنجامی چی بە هیچ شتێ ناکەن پێرێشەو ئێمە لە مەتبەخەکە قاپمان دەشۆشت سپێجە نازانم تۆ چیت پێوت شوورە پێیوت تۆ ئازیزی نابێت ئیش بکەی دەڵێم لەوانەیە ئەوەی پێ ناخۆش بوو بێت ببوورە نازیکە من هیچ مەبەستێکی خراپم نەبوو نا ئازیزم من ناڵێ مەبەستێکی خراپت هەبووە بەڵام ڕەنگە ئەو بە هەڵە تێگەیشت بێت تکاتان لە یەکەم ئەوە مەخەناستۆی من خۆ من هیچم نەخستۆ تا مەگە کەسێ زۆر مناڵ بێگینا کێ بەڕستێکی ئەوە تۆ بۆچی تێناگەی ئەمە قساکەی بەیەکەوە نابێ ڕێگە بدۆزینەوە تۆ شتێکت پێوتێت ئەویش تووڕە بێت و ڕۆشت بێتەوە ئەحمەد قسەکانی من لەسەر شتێکی ترە ئەگەر کچێکی تێگەیشت و بێ لەسەر شتێکی ئەوە ناڕاتەوە ئەگەر تێنەگەیشت بۆی ڕۆیشت بێت چی بەڵام هاوڕێیان بڕوا بکەن ئەگەر شتێکی وای بکردایە ئێمە ئاگادار کردەوە ئینجا ڕۆشت ئەوە لە ناکاو نابێت پیرێژنەکە گوتبووی کە ئێرە دەرگا و دیواری نییە ئەڵێم نەوەکو لە پڕیەچێک هاتبێت بابە مشتەمڕی چیەکەن تەلەفۆنکەن بۆ ماڵەوەیان یا ڕۆشتۆتەوە یا نەڕۆشتێتەوەی تر زوونی ئەمریکان حوتی نێوی بەیانیە ئەرێ بابێکیان با حوتونی بەیانی بێت من تەواو خەریکە شێتە بم وەرە با بڕۆین تەلەفۆنیان بۆ بکەین تۆ لە شوێنی خۆ دانیشە ئەحمەد تۆ خۆت بڕۆ بۆچی پێویست ناکات تۆ بڕۆی لێرە بمێنەوە ئاخر من لێرە چی ئیتر لەوە خراپتری مەکە هەر بۆ ژمارەیە بکە و ئەسڵی بابەتەکەی پێ بڵێ جگە لە سپێدە ژنێکی تری لێ نییە من کێشەم نییە ئاڕۆم تەلەفۆنەکەم بەڵام ئەگەر بڵند کچەکەمان نەگەڕاوەتەوە بە قورئان ئێستاشکە قسە دەکەن دەست و قاچم دەلەرزێت ئەمیراڵم بەم یەک جار قساکەم وتم نا ئەحمەد با بڕۆین نا خۆمە ڕۆم نا من دێم پێویست ناکات تۆ بێ خۆمە ڕۆم من و جاوەرە ئەحمەد سپێدەخان ژمارە ماڵەوانم دەرێ ئەتەوێ من لەگەڵیان بڕۆم ئەحمەد ڕۆشت تۆ شەستە بڕۆ شتێ بکڕە بۆ مناڵانە گوناحە برسیانە با یەک ڕۆژ نان نەخۆن خۆ نامرن ئێ قابل لە چێ بێ با ڕۆژێک نان نەخۆن سویچەکانم پێ بدە بانەی خۆن دەی ئێستا ئەحمەد گیان چەقیوە وازی لێ بێنن ئەحمەد ئەحمەد سیارەکە چەقیوە ئەحمەد وەرە من و جاندا بەزە ناتوانین بەمە بڕۆین ئەو سویچەکانە بەڵام ئاگاداری خۆتان بن باشە ئەگەر دایکی تەلەفۆنی کرد هیچ شتێکی پێنەڵی ها پێشتر کە بەیەکەوە ڕۆشتینە دەرەوە وتی دایکم نەشتەرگەری دڵی بۆ کراوە ئەگەر شتێکی وای پێ بڵێن ڕەنگە باش نەبێ کچی خەڵکی لەبەر خاتری مناڵەکەی من و تۆ لە دەریایە نەخۆم بۆ خنکاوە ئەزانی وەیانی چی دەی وەڵام دەرەوە ئەگەر کێشەکە ئەوە چارەسەرە بێ فەرمو وەڵام دەرەوە باشم چارەسەر
100 جار پێم وتوی لە بەرچاوی خەڵکا بەو شێوەیە قسەم لەگەڵا مەکە. ئەتەوێت چۆنی قسە بکەم؟ خۆ لە ڕووداوێکی ئەوایە بە تەمای ئەوەنی بڵێم بە ساخۆ بە قوربان بم، ئەیە توی چۆن قسە بکەم؟ وەکەوەی کە جاران قسەتە کرد. جاران هەروە بووم، لە زانکۆش هەروە بووم، ئێستاش هەروام، ئەوە 20 ساڵە هەروام، هەتاکو کەی من هەر ئەوە بمێنمەوە لەگەڵ تۆ؟ ئەمەوێ بڕۆمەوە بۆ تاران. ئاخر چۆن نەکرێت؟ ئەمەوێ بڕۆمەوە. شۆهرە ماڵە شۆهرە ئەمەوێ بگەڕێمەوە بۆ تاران. من کاتی ئەڕۆم لە هەیوانەکە وەسم دەنگی دەریا شێت مەکە. من هەڵەکەم دوێنێشەوە میزی کردبوو بە خۆیە لەگەڵ کوڕەکەمە بە خراپی ڕەفتارەکەن. حاڵی من لە هی هەمووتان خراپترە، حاڵی من لە یەک بەهێکی ئێرەتان خراپترە. من پێم وت سپێدە گیان وتم ئەگەر نایەوێ بمێنێتەوە با بڕوا، منیتر لێرە نامێنمەوە. ئەوە تا مایەوە ئەو ڕووداوەش ڕوویدا، ئێستا دەسەڵات چییە؟ چی بکەین؟ دیسان دایکیاڵی کرد. باشە دایمەخەوە مەگەر ناڵێ دایکی نەخۆشە. بڵێ من باوکی یەکێک لە مناڵەکانی باخچەی ساوایانم، ئەمەوێ دەربارەی مناڵەکەم بپرسم. بەم بەیانیە زووە ئاخر چ قسەیەک بکەم. ئەگەر بزان ژمارەکەی ئێرە گومانەکە. بڵێ هاوسەرێکێک لە هاوڕێکانیم. ئەبووە سپێدە خۆی بەهاتەیە. ئەو دەسانەوە خۆش بێ. سپاس. ئەو سپێدە چێکا لێرە؟ وەرنێکی بۆ لە دەزانی چی بووە؟ بۆ کوێ ڕۆی؟ دواکەوتن هاتم بزانم چی بووە. جارێ وەرە سەرکەوە. لە تاران بوو؟ وەرە سەرکەوە. چی بوو ئەحمەد؟ ئەو کچە لەگەڵ خێزانەکەی کێشەی هەبووە؟ بۆچی؟ دایکی بەلالوتەوە وەڵامی دایەوە. واتان نەگەڕاوەتەوە بۆ تاران؟ وتی چۆتە دەرەوە گەڕێتەوە. وای سپاس بۆ تۆ خوایە. ڕاوەستە. سەرەتاوتی ڕۆشتۆتە دەرەوە گەڕێتەوە. وتم بۆچی لە سەفەر بووە؟ ئەویشتی بۆ لە سەفەرە نا لە ناو تارانە. یانی درۆی کرد. وتم باشە تەلەفۆن بۆ مۆبایلەکە یەکەم. وتی مۆبایلەکە لە ماڵەوە جێشتووە. مەگەر مۆبایلەکەی لەگەڵ خۆی نەیە نابوو؟ دەجار پرسیاری لێ کردم تۆکی. سپێدە و کچە بە خێزانەکەی وتی بوو لەگەڵمان دێ بۆ شیمال. مەگەر پێرێشەو لەگەڵ تۆ نەڕۆژ تەلەفۆن بۆ دایکی بکات. باڵێ تەلەفۆنی کرد، بەڵام دایکی نازانم. بەڕای من دایکی زۆر بە گومانە وەڵامێدایەوە. نازانم بڵم چی. ئێمە چەند جارە تەلەفۆنمان کرد و دامان خست، ڕەنگە ئەویش گومانی کردبێ. ئاخر گومان لە چی؟ ئەگەر متمانێ بە کچەکەی هەبێ گومان ناکات. تۆ ماوەی چەنە بێ ناسی؟ زۆر نابێت. چی بووە؟ قسە بکەن چی بوو؟ ها؟ کەس تەلەفۆنەکە یاڵ نەگرت. ئەی هاوار چ بەدبەختیەکە تووشمان بووە. ئەی باشە ئێمە ئێستا چ قوڕێکمان بۆ گیراوەتەوە. ئەی چی بکەین؟ وازی لێ بێنە، هیچ دەسەڵاتێکمان نییە. ئەڵەم با بڕۆین و دووبارە پەیوەندی بکەینەوە. سپێدە وەرە. چییە؟ مۆبایلی ئەو کچە لەکوێیە؟ بۆچی؟ تەلەفۆنەکەین کە سوکارەکەی بێت و ئەم بابەتە کۆتایی پێبێ. لەگەڵ خۆی بردوێتی. بۆ کوێی بردووە؟ ئەمیر نازانم تۆ چیە پرسی لەم کاتەکەی وەختیەوەیە. وەرە وەرێرە وەرە بزانم. تۆ چیتە؟ ئەگەر شتێکە زانی بیڵێ. چی بزانم؟ ئەمە هی کێیە؟ هی ئەوەی تر. لەکوێ بوو؟ لە جانتاکەت. مۆبایلی ئەو لە جانتای تۆ چیەکە؟ بیرم چوو دوێنێ شەواتم بۆ ئێرە بینیم لە پشت پەنجەرەکە بۆ هەڵم گرە خستمە جانتاکەمەوە. درۆم لەگەڵامەکە. درۆم لەگەڵامەکە. تۆ چیتە؟ ئەزێتم بەیە پێ دەڵێم مەکە چەپەڵی پیس وازم لێ بێنە وازم لێ بێنە. بزانم بۆ درۆم لەگەڵەکەی بۆچی ڕاستیەکانم پێ ناڵێی؟ پێ بڵێ تۆ بۆ بەدبەخت مەکەی تۆ یاقڵەبی تۆ ئەقە نەبێ تۆ تەداخولمەکە شۆرە. هەستا بڕۆ سواری سیارەکە بە شەرم بتگرێت. ئەوە بۆ کۆڕۆی بڕۆ سواری سیارەکە بە پەیمان من ئەگەڕێمەوە تارانها تەواو ئەو ڕۆژت خنکا مرد ئەتانەوێ ئێمەش بکوژن. پەیمان منیتر لێرە نامێنەوە. تۆ چیەکەی ئەمیر؟ ئەوە چ کارێکە دووەکە موبایلەکە جانتایەوە بوو. ئەمیر تۆ چیەکەی بۆچی واقعی بە خەتوی خوا بەسەی تر واز بێنە. ئەوە چ کارێکە ئیکەی؟ تۆ خە بەسەرەوە نەبێ ئەحمەد. بڕۆ دووە هیچ قسەی مەکەوە قە نەبێ.
وەرە بڕۆ لاواقەنە بدەیت بۆچی وا دەکەی هەر کەسێ هەرچی بەدەمیا نازیکیان بەسە بڕۆ ژوورەوە کاتیەوە نێدان بەرز مەکەرەوە بڕۆ ژوورە دوای قسەکەی هەمووتان بڕۆنە ژوورەوە یاڵا ماوەسە ئەحمەد تۆ بڕۆ ژوورەوە ئێستا میشە مەرواریت بابە تۆ بڕۆ ژوورەوە پەیمان وەرە کاری وا کا پیا و خەریکە شێتە بێ ئەبێ بەیەکەوە هەماهەنگێک بکەین ژوور مناڵەکان نەنێرینەوە بۆ تاران و خۆمان لێرە مێنینەوە خۆی کارێکی وای کردووە کە دەستی لە بەرز بکەمەوە پێویستە من بڕۆ منداڵەکەش ئاوا بێتاقەت دەبێت ئێوە بڕۆن من نەبێ بمێنمەوە آخر سپێدەی گیان تۆ لێرە بیان نەخۆ جیاوازی نییە ناتوانم نازیگیان قاچی ئازاری پێگەیشتووە سپێدە گیان سەیری من کە دەی سەیرم نا ئەحمەد ناتوانم آخر ئەگەر یەک لە سەدیش ئەو کچە ڕۆشت بێتەوە شایانی ئەوەنی ئەوەندە خۆتی بۆ ئەزیێت بدەی شایانی ئەوەی ئەوەندە خۆت ئەزیێت بدەی جگە لەوەش کەس نازانێ ئەو کچە کێیەوە چ کارەیە و هەروەها ئەوە ڕاستەکەی ئەحمەد گیان ئەگەر لەبەر ئارش ڕۆشت بێتە ئاوەکەەوە شایانی نییە سپێدەجان لەکەوە دیارە لەبەر ئارشی من ڕۆشتۆتە ناو ئاوەکەوە جاخۆ من بە ئەوم نەوتە بوو ئاگای لە مناڵەکانم بێت بەوم وتبوو هیچ سوودی نییە لێگەڕێ با بمێنەوە بزانم چییە من وا خەریکە قسەکەم پەیمان ئاخرم پێداگریە لەبەر چییە من ئەو خاتوونە بانگەشتی ئێرە کرد من وتم وێلای لای ئاوەکە بگرێن من بووم نەمهێش بگەڕێتەوە بۆ تاران من کردم ئێوە بڕۆن مۆبایلەکەی ئێلی لە ئەمیر وەرگرە ئەمیرگیان مۆبایلەکەی ئێلیم دەرێ دەست خۆش هاوڕانەمە قوفڵەکە چۆن نەکرێتەوە ئەحمەد تەلەفۆن بۆ ئەو ژمارەیە بکە کە لە ناو مۆبایلەکەی هەیە پێرێشە و نزیکی ساعت چەند بوو ئێمە بێکەوە ڕۆشتینە دەرەوە وابزانم هەشتا شتونی بوو وایە جارێکیش پەیوەندی بۆ هات وەڵامی نەدایە وتی ناسیاوێکمە هەر بۆ ژمارەیە بکە و ئەسلی بابەتەکەی پێ بڵێ براکەم منەڵێن با ئێمەش بمێنینەوە ئەگەر خانەوادەکەی بێن بۆ ئێرە و چوار پیاو ببینن هیچ گومانێک ناکەن ها دایکێرە و کاتەش بە گومان بوو مەگەر نەتان و تەلەفۆنمان کردو کە زۆڵامی نەداوەتەوە پەلە مەکەن با من تەلەفۆنێک بکەم دواتر بزانین چی ڕووەدا مەگەر تۆ لەگەڵ دایکیشی قسەت کردووە دایکێرە ئاگدار نەبوو کە کچەکەی هاتوو بۆ ئێرە پەیمان وەرە بۆ ئێرە بە سیارەکەوەیە سویچە لەسەر سیارەکەیە بەڕاستی ئەو کچە زۆر سەیرە ئەرێ مۆبایلە لەکوێوە هات لە ناو جانتاکەی سپێدەیە بووە نازی لە ناو جانتاکەی سپێدەیە بە دوای حەبا گەڕاوە مۆبایلەکەی ئێلی دۆزیوەتەوە بۆ کوێ ڕۆیت ئەڕۆم دووبارە تەلەفۆنەکەمەوە بۆ کێ ژمارەیەک لەسەر مۆبایلەکەی بوو بزانین هیچ خۆ دەمیرە ناسی سپێدە گیان نایم تەنها تەلەفۆنەکەمەوە گەڕێمەوە ئەحمەد تۆ بڕۆ بیرتە پێرەشە و یاری پانۆ میمانە کرد بۆ کێکیاوتی گوڵ گەلاوێل ئەڵێنەوانەی کە نزیکی مەرگە بنەوە پێشەوەی بمرن خۆیان هەستێکیان بۆ دروستە بێ وەزانن ئەم ڕووداوە هەرە بۆیان ڕووی بایە هیچ کەسێ تاوانبار نییە قسمەتی ئەو داماوەوا بوو من و چەرمن خەوی زۆر ناخۆشم بینی خەوی چی؟ خەوێکی خراپ تەنانەت بۆ یەک ساتیش لەبەر چاوم لا ناچێت بگەڕێنەوە نا با کەمێکی تریش بڕۆی
نەگەڕاوەتەوە؟ نا لەگەڵ کێ قسەت کرد؟ براکەی ئەی باشە پێدوت؟ سەرەتا پێم وت کەسێکە ناسی کە ئەم تایبەتمەندیانەی هەبێ وتی بۆچی؟ وتم مۆبایلەکەی ژماری تویتایە وتم تۆ هیچ هەواڵێکت لێ هەیە سەری سوڕما و پرسیاری کرد وتی مۆبایلەکەی لای تۆ چیەکە؟ وتم تۆ لە کەیەوە ناسی وتی من برای ئەوم وتم هیچ هەواڵێکی ئەوە زانی وتی نا چونکە من دوێنە شەو لە ماڵەوە نەبووم ئیتر ناچار بووم پێی بڵێ ئەی وتێ خنکاوە؟ نا نەمتوانی ئەوە بڵێ وتم لە شومال تووشی ڕووداوی هاتوچۆ بووین و لە نەخۆشخانەیە وتی وا بڕیار نەبوو لە شومال بێ بە خێزانەکەی نەوت تۆ کە هاتووە کەواتە هەر لەبەر ئەوە بۆ ئەویست بڕاتەوە ئێستا چی و دێن بۆ شماڵیان نا وتی 5 دقیقە تەلەفۆنەکەمەوە تەلەفۆنی کردەوە وتی ساعت 4 بە 4 نیو لە چالووسم ئەی باشە چۆن چۆنی پێی بڵێن وا باشتر بە لەسەر خۆی تێبگەێنی ئێستا پێویستە ژنێک لەگەڵ ئێمە ئابێت گیان ئەبێ یەکێک لە ژنەکان لەگەڵ ئێمە ئابێن ئەڵە چی؟ ئەڵێ بەیەکی لە ژنەکان لەگەڵمان ئەبێت خۆی چ نەخواردووە بچم شتێکت بۆ بکڕم ئەتێ بگەڕێنەوە نازی بێت ئەو برای نییە کێ برای نییە هەرۆی کەمەوە عیدت لەگەڵی داناوە جارێک لە ئێلین پرسی وتم چەند خوشک و بران وتی من تاقانم ئەی ئەوەی دێت کێیە وە بزانم دەستگیرانەکەیەتی دەستگیرانی کێ؟ ئێلی ئەوم لێمە کەس پێدە تۆ چیەڵێ مەگەر دەستگیرانیە بوو؟ باشە تۆ چیت کردووە سپێدا؟ چیت کردووە؟ باشە ئەگەرە زانی دەستگیرانی هەیە لەبەر چی بە منە ناسان بۆچی هێنان؟ وتی ئەمێ هەڵی وەشێنمەوە 6 مانگە بە دوای ئەوەیە جیا بێتەوە کوڕەکە وازی لێ ناهێنێت ئەی هاوار ئای خوا مۆبایلەکەیم شاردەوە بۆی تەلەفۆنی بۆ نەکەن ئەوە نییە کە جانتاکەی لە دەستە؟ نازانم ئەلو کاکە چۆنی حاڵت باشە؟ تۆ گەیشتووی؟ ئێمە ئێستا لە گۆڕەپانێکین بەرامبەر ناوەندێکی پزیشکین ئیمام ڕەزا ناوەندی پزیشکی ئیمام ڕەزا کوێ؟ سیارەی ڕەساسی؟ نا سیارەکەی تۆ نابینم ئەها تۆ لەو بەری پردەکەوەی سەرەتای یەکتر بڕینەکە بەڵێ بەڵێ تێگەیشتم ئێستا دێمە خزمەتت ئێمە پەترۆڵمان پێ بەڵێ پەترۆڵ باشە باشە سیارەی پێیە؟ بەڵێ سپێدە تۆ لەگەڵ ئەو وەرە منش بەمان ڕۆم بۆ ئەی چی بکەین هیچ چارێکمان نییە بێ بە جەماعەت بڵین کەم چی ڕوویداوە چۆن بڵێین
سپێداگەر بزانێ ئێمامانزین دەستگیرانێتی زۆر خراپە بێت منە چم بۆ فێلاکە جەماعەت ئاگادارەکەمەوە تۆش لەگەڵەوە با ئەمیر نەزانێت خەمە نەبێ سڵاو سڵاو علی ڕەزا خۆتی من ئەحمەدم حاڵت باشە باشم سپاس دەمێکە هاتوون منۆم زانی دێنە گۆڕەپارەکەی چالووس ئێوە لێتان داوە لە ڕاستیە یەکێک لە هاوڕێکانم ئێستا لە کامە نەخۆشخانەیە جارێ سەرکەوە با بڕۆین پێم بڵێ حاڵی چۆنە جارێ سەرکەون با درەن نەکەوین سواری سیارەکەمە مۆبایلەکەی لای من نییە لە ڤێلاکەیە جارە باچی بۆ پێم بڵێن ئێستا حاڵی چۆنە باشە فەرموو لێرەوە ڕاست بڕۆ سیر کە خانم ئەگەر شتێک بۆ بە من بڵێ خۆ لە تەلەفۆنەکە پێیوەتی زیندووە ئێستا بەڵێ بەڵام حاڵی زۆر باش نییە بێهۆشە ئای خوایگیان ئەو بڕیار نەبوو ئەسڵن بێت بۆ چالووس ئێوە کەی تووشی ئەم ڕووداوە بوون لەگەڵی با بڕۆین لە ڕێگە قساکەین سیر کە خانم خۆت لە قسەکان مەتزەرەوە تۆ بەڵگەنامەکانت بینیوە ناوی چییە؟ ئیلی لە پێناسەکەی نووسراوە ئێلی؟ ئیلی گیان مامۆستای باخچەی ئێستاوانی مناڵەکەی منە بە تەلەفۆن نەمانوت بۆی نەشڵەژیت لەگەڵ ئێمە بۆ شیمال هاتبوو ئەمیر ئەمیر پەیمان شوهرە ئەحمەد چی بووە؟ ئەمیر کووە هەستە نازی پەیمان وەرە ژوورەوە پەیمان وەرە ئەمیر ئەرە چی ڕووداوە؟ منیش نازانم کای وەرە بۆ ئێرە ئەمیر جان بەڵێ کاک هەمووتان وەرن دەی وەرن کاتی قسەکردنمان نییە ئەو کوڕەوا گەیشت کوڕکێوە ئەم کوڕە برایەوە نییە دەستگیرانیەتی مەگەر دەستگیرانی هەیە ئەی هاوار یانی چی دەستگیرانیەتی؟ من نازانم بەڵام ئێمە نابێ وای دەربخەین کە ئەو برای نییە و دەستگیرانیەتی خاک بەسەرمان هاتۆ بۆ ئێرە و لەگەڵ تۆ ڕۆیشتووە و لەم لاو لەولا کەچی دەستگیرانی شێ ئەمە چۆن چۆنیە کی کاتی ئەو قسانەیە چی بووە؟ لە ڕێگا تەلەفۆنی بۆ هادێکێک لە هاوڕەکانی بوو مەسەلەکەم بۆ باس کرد و وتم بەداخەوە شتێکی وا ڕوویداوە براکەشی بۆ شیمال دێت وتی ئەو کچە تاقانەیە و برای نییە وتم ئەوەی کە دێ بۆ شیمال کییە وتی ئەشێ دەستگیرانەکەی بێ ئەگەر دەستگیرانی هەیە بۆچی لەگەڵ ئێمە هاتۆ بۆ ئێرە ئەسڵەن هەر لەوە نەدەچوو کەسێکی لەو جۆرە بێت نانا لێ هات بەڵام ئێمە سادەین هەر زۆر سادەین کەواتە گەر بەم جۆرە بێ ئێوە باسیەکان لەوانەیە ئێلی هەر ناخنکا بێ لەوانەیە هەر بەڕاستی ڕۆشتە بێ ئەگەر کابرا بزانێ ئێمە دەستگیرانەکەیمان هێناوە بۆ ئێرە هەمومان تووشی کێشابین تووشی بەڵای گەورابین چی بکەین؟ ئێمە بە هیچ شێوەیەک نابێ وای نیشان بدەین کە شتێکە زانین ئەم کابرایە برایەتی ئەم خانمەش مامۆسای باخچەی ساوایانی مرواریدا مناڵەکە پێداگیری کردووە کە مامۆساکەی لەگەڵمان بێت ئێمەش هێناومانە هەرەوە بۆ خاتری خوا وریا بن نەکا کەسێک شتێکی لە دەم کەسە شتێکی لە دەم دەرنەچێت ئەی باشەوە شۆراوتی ئەی ئەگەر نەخنکا بێت منی تر نازانم سپێدە لەکوێ؟ ئێستا بە یەکەوە دێن هەموو شتێ ئەزانێ؟ بەڵێ پێی وتووە بەتەمایل ناو سیارەکە وردە وردە پێی بڵێ کە ئێلی خنکاوە تێناگەم ئەم ژنە ئەم هەموو خەڵکە چۆنە ناسێ ئاگداری مناڵەکان بن شتەکەمان لێ تەک نەدەن لەکوێن؟ لەوانەیە لە دەرەوە بن ئارش کاکە گیان مرواری وەرە ڕۆڵە گیان دەی وەرم بۆ ئێرە وازی دەی وەرە لەگەڵم مناڵینە کەمێک لێرە بن باشە هەندێک قسەتان بۆکەم گوێ بگرم زان چێڵم ئێوازان بۆچی پورە ئیلی لەگەڵ ئێمە هاتبوو؟ هاتبوو ئاگداری من بێ کە نەچمەنە ئاوەکە ئافرین بۆ تۆ ناخێر ئەی بۆچی هاتبوو؟ بێڵێ هاتبوو عاشقی تۆ ببێ عاشقی من؟ کێمەی بە تۆ تۆ مامە ژیان خەم تێگەیشتم تۆ هەڵەی ماما چونکە هەموو شتێک بۆ گاڵتە بوو وانییە گیانەکە هەر لەبەر ئەوەش گەیشتووی کە پورە ئێلی گەڕا بۆ ماڵەوە بێتاقەت بوو نا مامە گیان پورە ئیلی هەر بێتاقەت نەبوو ڕۆشتە ئاوەکەەوە ئارەش ڕزگار بکە بەڵام خۆی خنکە هێشتا لەناو ئاوەکەیە گوێ بگرە گیانەکەم تۆش گوێ بگرە
ئێستا براکەی پورە ئێلیەت بۆ ئێرە باشە ئەو کەسێک کە دێت بۆ ئێرە کەسێکی زۆر تووڕەیە ئێوە شەبێ بەڵێنم پێ بدەن گوێ بگرم زان چیەڵێ لەبارەی و گاڵتانی ئێمە لەگەڵ ئێلیامان کرد ئێوە بە هیچ شێوەیەک نابێ هیچ شتێک بە براکەی بڵێ هەموو شتانی کە ڕوویان داوە هەمووی گاڵتە هەرەوەی کێسا ئاڕژووتی یاریکردن و سەماکردن و پێکەنین و یاری پێنتامینیشمان کرد بەڵێ یاری پێنتامینیشمان کرد لەبارەیەوانەوە هیچ شتێکی پێمەڵێن هەر پرسیارێکی لێکردن بڵێن نازانین من نازانم ئافرین تێگەیشتی تۆ ئەتوانی بە ئانیتا بڵێ ئافرین بۆ تۆش ئەبێ پێوت بێ تکای ئەمە ڕۆنە دەرەوە جارێ با چاوەڕێکیم بزانین سپێدەی چی پێوتووە فەرمە وەرە ژوورەوە نا هەر ئێرە باشە لەکوێ کەوتە ئاوەکەوە سرت تو کار خودت با عشق کاری نداری اما همین که میرسه راه فراری نداری شهر من اون جاییه که عطر تو رو داره هواش عشق فقط قبله من چشمای تو قبله نماش دیدن دریای نگات آخر رویای منه اتوانی 5 دقیقه با تنها به جیم بیلی باش که میگذری اون کوچه دنیای منه واسه رسیدن به تو یه عشق معمول کمه تو راه فتح دل تو باید به جنگم با همه نمیشه مجنون نشده قدم با دل بر بزنی چند کسی که هیه منه بەخوا بزانم ئەو هیچ خەمێکی بۆ ناخوا ئەگەی ناچوونی توانی بەو شێوەیە بێت بێنە پێ بە هیچ ناکە ئەتەوێ حەبێکی ئەورکەرەوەت بۆ بێنم نا دەست شۆر لەکوێیە فەرمو لێرەوەیە ئەو بدە بە من یەک دەخە ببوورە دەست خۆش
شایانی نییە. بە دایک و باوکی وتووە هێشتانە دەربارەم کوڕێکی بە تۆ نەوت بوو؟ ئەمیر شوهرەگیان بڕۆ خاولێ نەدەی ببورن بمو دەبەرەوە ببورە خانم یەک دەقا لەبارەی منەوە هیچی بە تۆ نەوت با هەمیشە وەسپی تۆ و دایک و باوکی ئەکرد چی ئەوەت دەیوێت کە زۆر دڵی بۆ ئێوە تەنگ بووە هەمیشە وەسپی ئێوەی دەکرد زیاتر نیگەرانی دایکی بوو وا دیارە دایکی دایکتان نەخۆشی دڵی هەیە ناسی ببورە یەک دقەوەرە کابرا برای ئەو نییە بۆ چێڵە دڵی بۆ تۆ تەنگ بۆ آخر بۆ چێڵی وەسفی تۆی کردووە بەشۆکەم هیچ گومانی نەکرد نازانم پەیمان هیچیشت نەخوارد ناخۆم من ئەبێ تەلەفۆنێک بۆ تاران بکەم ئەت بەم بۆ شوێنێ تەلەفۆن بکەی باشە کوڕەکەم ئەو جێگەی بۆ بکوزاوە کەم هێنا بوو لە شوێنێکا داینێن خۆمە هێنمەوە
دەستان خۆش بێ. مێردەکەی بەیانی لێرە بوو، حەزم نەکەری چی پێ بڵێم، حاڵی باش نەبوو. مێردی کێ؟ هەرە بووکەی کە لە ئاوەکە یاخنکە. مێردەکەی بەیانی لێرە بوو؟ حاجی ژن یەک دەقە وەرە. پەیمان کاکەزانی چی؟ پیرێژنەکە ئاشکرای کرد، وتی جێگای خەوتنم بۆ ئێلی و بۆ مێردەکەشی هێناوە. ئەی هاوار، ئەی هاوار، من لەوێ نەمامەوە لەوانەیە ئێستا بێت. توخوا بیرێشکەنەوە. بیری چی تازە تەواو بوو؟ ئەسڵی بابەتەکەی پێ بڵێن. بڵێن ژنەکەیمان هێناوە بەیەکێکی بناسێن بۆی هاوسەرگیری نەمانەزانین دەستگیرانی هەیە. ئێوە هەیە ڕاستەکە، ئێمە نەمانەزانی. لەو بارودۆخەی ئێستا ئێمە تێکەوتوین، لە هەمووی باشترەوەی ڕاستەکەی پێ بڵێن. چی بڵین؟ ئەوەی کە ئەو خانمە بە ئێمەینە و تۆ دەستگیرانی هەیە، ئەگەر هەیبووایە نەمانێنا لەگەڵ ئەحمەدا بە یەکتریان بناسێن. ناوی ئەحمەد مەهێنن. کار بگاتە پۆلیسە بێ هەموو شتێ ئاشکرا بکەین. ئێستا بڵێن زۆر باشترە. پێم بڵێم زانام ئێستا مەسەلەی ئەحمەد و هێنانەکەی زانیان نا. خۆ مناڵ نییە کاکە، هەموو شتێکی زانیوە. دڵیان پێشەوەی بۆ ئێرە بێ لە هەموو شتێ بە گومان بووە. بۆچی کە سەرەتا تەلەفۆنمان بۆ کروتی برای ئەوم؟ هەموو شتێکی پێ بڵێن. توخوا مەیڵێن. ئەی باشە چی بڵێن سپێدە گیان، درۆ بکەین. مەگەر ئێمە توان درۆی لەگەڵ بکەین. خۆ مناڵ نییە و کوڕە هەموو شتێ تێگەیشتوویت. چارێکمان نییە سپێدە، ئەبێ ڕاستەکەی پێ بڵێین. هەرچانێک بێت تێگات. بەم شێوەیە بەس ئابڕی ئێلیە بین. سپێدە گیان ئێمە ئابڕووی ئێلیە بین. ڕاستە و ئێستا مردووە، بەڵام دەستگیرانی هەبووە کە چی هاتۆ بۆ سەفەر بۆی دەستگیرانێک تر بدۆزێتەوە. ئەزانی یانی چی؟ یانی یەکەم کڵاوی خسۆتە سەر هەمومان و دووەم خیانەتی لە خۆش و لە دەستگیرانەکەشی کردووە. خیانەتی چی؟ بۆچی ئەوە خیانەت نییە؟ تۆ گەر خۆت دەستگیران داربی، دەستگیرانەکە لەگەڵ کچێکی تر بڕوا بۆ شماڵ و پیاسە بکات و نێتەوە، تۆشی هەواڵێک لێ نەبێ قوبوڵ یەکەیت؟ مەگەر ئەوە هەڵەیە. بۆچی تێناگەی لە تێڕوانینی من و تۆ هەڵە نییە، ئەسڵەن دەستی خۆش بێکە هاتووە. یەک دقە خۆت خەشوێنی ئەو کوڕە هەمووی ئەبێت بە هەڵا لە پارە خستنە ناو سنووقی خێرەوە هەتا قاپشۆردن و پاکردنەوە ئەو شتانەش. بەخوا ئەوە هەر هەمووی نمایش بۆ بەوەی خۆی دەرخات. ئەبێ هەرچی زووە خێرا بڕیارێک بدەین. کوڕێکیوا باش و چاکی بەجێ هێشتووە و هاتۆ بۆ ئێرە وەڵڵاهی کە بینیم شەرمم لە خۆمە کرد. ئەو شەوە بۆ دەستگیرانەکەی لە هەلەم لێدا. بەلە بکەین کاکە. ئەحمەد پێڵێن ئێمە نەمانزانیەوە دەستگیرانی هەیە، درۆی کردووە کەوتێتی زگۆردەم. ڕاستیەکەی پێڵین توخوا ئەمیر مەهێڵ کڵاو بخێنە سەیری ئەو داماوە درۆ بکەین بۆی ئابڕووی ئێلی نەڕوا. بابە ئەو مرد و ڕۆی تر ئابڕووی بۆ چییە؟ من ناهێڵم. تەواو بوو. ئەحمەد مانوچە پەیمان هەستن لەگەڵ من وەرن. منە بزانی بە منی وتبوو، بە قورئان بە منی وتبوو ئەمە درۆ ناکەم بە گیانی مروارید. من بە ئەحمەدم وت ئەمە براینە بەڵکو دەستگیرانەکەیەتی. ئەحمەد تۆ بۆچی هیچ ناڵێیت؟ هیچ چارەیەک ترمان نییە سپێدە. لە باخچەی ساوایان وتم هاوڕێکمان لە ئەڵمانیاوەیەتەوە کوڕێکی زۆر باشە، منی سپاردۆژنی بۆ بدۆزمەوە. وتی بە تەمای هاوسەرگیرینی وتم بۆچی؟ وتی 2 ساڵە دەستگیرانم هەیە بەڵام ماوەیە کە ئەمێ هەڵی وەشێنمەوە. کوڕەکە خۆشی نەئەویست ئازێتی ئەیە. وتم بەڕاستی ئەتێ هەڵی وەشێنیتەوە؟ وتی بەڵێ خێزانەکەم ناڕازین و خۆشی وازم لێ ناهێنێت. اینجا وتم هاوڕێکم بەس دەڕۆژ لە ئێران ئەمێنێتەوە، ئەتوێ بەس ببینیت؟ وتی نا هەتا لەگەڵ دەستگیرانەکەم کۆتای پێنەهێنم ناتوانم. اینجا من وێنەکەیم بۆ ئەحمەد نارد. ئەحمەد تۆش بینیت بەدڵت بوو. منیش تەلەفۆنم بۆی کرد زۆرم لێ کرد. چی وت؟ وتم بەڕاستی ئەتێ هەڵی وەشێنیتەوە؟ وتی بەڵێ. وتم ئەمە هاوڕێمە گەر بگەڕێتەوە بەم زوانە نایەتەوە ئێران، بەس یەکجار یەکتر ببینین حیفە نەیویست بێت. ئیتر لە کۆتاییە بەو مەرجەی کە هیچ کەسێ نەزانێ بۆچیەت بڕیار بوو یەک شەو بێت. بە منی وتبوو. یانی تۆ زۆرت لێ کردووە، گرنگ بوو ئەومان لەگەڵ بێت؟ بەخوا سوێنم یا بوو، وتم بەرنامەیەکەم. ئەی خوا
هیچ نەبێ بایتر ئابڕووی نەبین. نازانم ئەگەر ئێمە پێی بڵێن بە ئێمەی وتبوو دەستگیرانی هەیە و بە زۆری ئێمە هاتووە بەڕاستی باوەڕەکە؟ کێ باوەڕ بەو قسانە؟ جا با بڵین باوەڕەکە ئەگەر باوەڕشی کرد چی لە بابەتەکە گۆڕێ بمانزانیە دەستگیرانیە یان نەمانزانیە ئەوە کارێکی دروست نەبوو کە کردوێتی و لەگەڵ ئێمە هاتووە. دەرەقەتی من نەهات. ئەوە هۆکارە؟ ئێوە ڕاستیەکەی بڵێن نەمانەزانی. بەس مناڵم بە منی وتبوو هەموو بەدبەختیەکان لە ژێر سەری منە هەرچیە بێت با ببێت. تۆ تێناگەی چیەڵی باوکت لە قەبر دەرێنێ ئەو خێزانەکەی؟ باشە بەڵام سپێدە گیان ئەو ئێمە بە یەکەوە دەبینێت تۆ چیا لە ئێمە نابینێت. ئەگەر تۆ بڵێ منەمزانی ینی ئێمە هەموومان وانە. دوای ئەوەش ئەمیر بەخوا من تااقەتی ئەم چیرۆکە تازەم نییە. سپێدە یەکجار لە ژیان تا گوێ لە قسە بگرە. ئێستا مەسەلە من و تۆ ئەو نییە ئەبێ هەمووان بە یەکەوە بڕیارێک بدەین. ئەحمەد ئادێ بزانم تۆ ڕاتچیە؟ با بڵێن با ڕاستیەکان بڵێن. زۆر باشە پێڵێن مەنووسەرێت تۆ چیڵێ؟ هەر بەڕاستی نەمانەزانین دەستگیرانی هەیە. ئێستا زانیوەتی کار لە کارتراساوە. شۆهرەی تۆ چیڵێ؟ من دڵم نایە درۆ بۆ داماوە بکەم ڕاستیەکەی پێڵێن. نازیخانی تۆ هەرچی جەماعەت بێڵێن کەواتە هەمووی ڕای وایە پێویستە ڕاستیەکان بۆ کوڕ بڵێ. ئێمە نەمانەزانی مەسەلەکە چییە. من نەمزانی. تۆ یەک نەفەری ئێستش بە ئێمە دووتووە. ئەوە تاوە هات وەرن با بە یەکۆ بڕین. دەی وەرن پەیمان ئاگاداری خۆت بە مناڵەکان لەکوێن؟ ئارێش نازی خانم سپێدە بەرە ژوورەوە. سپێدە کات لێ دەکەم دۆخەکە لەوە خراپتر مەکە. ئێستا چۆن دەربارەی لی بیرەکاتەوە؟ ئارێش ئانیتا وەرنی تریاریکردن بەسە وەرن بڕۆنە ژوورەوە سەرمانتانە بێدەی. باشە هەموو ڕاستیەکانت پێڵێن دەی بڕۆنە ژوورەوە خێرا نازی دەرگاکە داخە. بۆ درۆتان کرد تۆش هەمووتان درۆتان لەگەڵ کرد. شتێداوای لێ بردن دووری خەنەوە لەسەر خۆ من باشم خەمی من واش بە تێتەگەێنین دەستگیرانەکە مردووە وازم لێ بێنن. کاکەی گیان قورعانە بێنەوە دەست خەینە سەری کە ئێمە یەک وشەکەم و زیادمان بە تۆ نەوتووە بەڵام تۆ ئارام نابیتەوە تاوکو ئێمە هەموو شتێکت بۆ باسکەین. من وا بە قورعان سوێن بۆ تۆ خۆم بۆچی باوەڕ ناکەین؟ برای بەڕێزم ئێمە درۆ چیمان هەیە بۆ تۆی بکەین؟ بە خۆمان و ماڵ و مناڵەوە هاتوین بۆ ئێرە اینجا کچێک لەگەڵ خۆمان بێین بۆ ئێرە دەستگیران هەبێ بە پیاوێکی تری بناسێنین بۆ ئێمە شێت بووین. بۆ مەگەر شێتەکانی شتی واکەن بابەی گیان بەخوا گەر ئێمە بمانزانیە دەستگیرانی هەیە ڕێگەمان بە خۆمان نادا و کارە بکەین. چ پێویستەکە لەم شوێنەیە ئەم مشت و مڕا بکەین باچین دابنیشین. بێنن بابی کوژم بڕۆ کاکەمە وەسە لێرە دەی توانیوە لێرە پاروێنان بخاتە دەمیەوە نییە ئەڵێن بۆچی ڕاستیەکەم پێ ناڵێن. ئێخۆ من پێم وتی تەلەفۆن بۆ پۆلیس بکە پۆلیس هەموو شتێکی تۆمار کردو تەواو. من کارم بە پۆلیسەوە نییە. تەلەفۆن کە بە پۆلیس بۆچی تێناگەی خۆی من ناتوانین درۆ لەگەڵ پۆلیسا بکەین. بڕۆ بۆ لای پۆلیس هەموو ڕاستیەکانیان لایە. چی نایەوێت با بە یاسایی چارەسەر بکرێت. کاکە گیان یەک دقە گوێ لەم بگرە تۆ بڕۆ ژوورەوە بڕۆ شۆرە بڕۆ. کێ ئێلی بانگێش کردبوو بۆ ئێرە؟ ژنەکەی من لە باخچەی ساوان یەکتریان ناسیوە. لەکوێیە؟ لە ژوورەوەی. من ئەمەوێت لەگەڵ خۆی قسە بکەم. ئەمیر سپێدە حاڵی باش نییە ها یعنی حاڵی لە من خراپترە؟ خەوتووە. کاکە من ئەمەوێت شتێک لە خۆی بپرسم. هەرچیەکت هەیە لە لای پۆلیس ئەڕۆین من شتێکی لێ دوای دوو ڕۆژە ئەو دەدەقەیە خەوتووە. ماترسن بابە من حاڵم لەمە خراپتر نابێت. لەکوێیە؟ خانم کاکە ڕاوستە خۆمەی هێنم. شۆرە بڕۆ سپێدە بێنە بۆ ئێرە بڕۆ. کاکە من ئەمەوێت بە تەنها قسەی لەگەڵ بکەم. شۆهرە
کەسێک نییە بکرێ هەموو شتێکی پێ بڵێیت. هەستە وەرە بزانە چی لە لوتی ئەحمەد کردووە. خۆ من خراپەی تۆم ناوێ. سپێدە تو خۆ هەستە دەم و چاوە بچۆ پێ بڵێم بێت. دەی هەستە تۆ پێت وتووە بێت؟ بەڵێ من وتم. ئەتوانم دانیشم. کاتێک کە پێت وت بێت لەگەڵ هاوڕێکەت یەکتر بناسن هیچی نەوت؟ پێش ئەوە ئەتوانم شتێکت پێ بڵێن. ئیلی سەیرکە خانم، من تەنها ئەمەوێ شتێک بزانم، تەنها دانیشە. یان بەڵێ یان نەخێر. کاتێ تۆ پێدوت بۆ ئەم مەسەلە پێنەوتی نەخێر، من دەستگیرانێکم هەیە، من کەسێکم هەیە، وتی یان نەیوت؟ ئیلی بەڕاستی سیرکە، بەڕاستی ئەویش سیرکە خانم، بۆ من زۆر گرنگە. من 3 ساڵی ژیانم و هەموو شتێکم لە پێناوی دادانە. ئەکرێت تۆش یەک دەقە دانیشیت؟ نەیوت نەخێر؟ وتی یان نەیوت؟ وقت آن شد که دلم را بگذارم بروم، با تو او را تک و تنها بگذارم بروم. به کجا می شود از معرکه عشق گریخت؟ گیرم امروز از اینجا بگذارم بروم. سرنوشت من عاشق هم از اول این بود، سر دیوانه به صحرا بگذارم بروم. لە بنکەی پۆلیسەوە پەیوەندیان پێوە کردی، وا دیارە ئەم نیوەڕۆیە تەرمیژنێکیان لە دەریا دەرێنەوە، وتیان وەرن بۆ سیرکردنی. تەلەفۆنیان بۆ ماڵەوە کردووە. ئەمیر، جان تاگەی بێنە با بڕۆین. کاکە ڕاوستە لەگەڵت دێین، باوانش بێنە دەرەوە. تا خودت را به تماشا بگذارم بروم. مەترسە وەرە بزانە خۆیەتی. تا رسیدن به قرار ازلی راهی نیست، اگر بر سر دنیا بگذارم بروم.
کول بار سفرم را تو به دستم بده تا ساده تر روی دلم پا بگذارم بروم. همه سهم من از عشق همین شد که گلی گوشه خاطرت جا بگذارم بروم. سویچەکەم بدەنەوە. ئەتوانی خێزانەکەی ئاگادارکەی تۆ بێن بۆ شماڵ و تەرمەکەی ببەنەوە تکایە زۆر گرنگە. خۆتان بیکەن. باشتر نییە تۆ پەیوەندی بکەین. خاطرت جا بگذارم بروم. سر تو کار خودته با عشق کاری نداری، اما همین که میرسه راه فراری نداری. شهر من اون جاییه که عطر تو رو داره هوا. بۆ بڵاوکردنەوەی ڕکلامەکانتان لە کەناڵی زێد پەیوەندی بکەن بەم ژمارە مۆبایلەوە 0 750 396